ئەم ڕۆژاتینەوە خزمەتان لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی وتی وتی بە میوانداری مامۆسای گەورە و خۆشەویستمان مامۆسا حیکمەتیندی خۆشەویست. هیوادارین ئەم بەرنامەیە بەرنامەکانی گەشمان بێتە مای خۆشحاڵی و ئاسوودەیی بۆ گشت لە یەکتان. هاوڕێیان ئەتوانن نێوە ڕاستەوخۆ لە پێیجی ڕادیۆی میلی گەڕیانەوە پەیوەندیمان پێوە بکەن یا لەسەر فریکسیۆنی FM 94.1 بەم ژمارە تەلەفۆنانە ڕاستەوخۆ لەگەڵتانین 0971 471 52 64 یاخود 0971 891 75 75 ژمارەی کۆڕێکشمانەیە 0950 727 85 35 چاوەڕوانی پەیوەندیەکانتانین. ئەم ئیسفۆنە ناوەسێ جزگیرەکەی وەرە مامۆساگیان گیانی مامۆستا یەخوا بەخێری سەر و سەر چاو ئەو چاوانەی و ماچەکەم سامان گەورە کردین مامۆساگیان خۆتان گەورن خوا لە هەموو کەس گەورەترە قوربانی بێ بۆ ڕادیۆ گەورەکەی ڕادیۆی میلی گەڕیان. ئەو ڕادیۆیی کە پێویستی بۆ هەیە خەڵک لێەوەی فێر بێ و خەڵک سپۆنسەری بکە بۆ ئەوەی بە هەمومان خزمەتی ئەم گەلە بکەین. قوربانە بم مامۆسا کە بەڕێزی هاتی لە دەرگاکە و کارەبا نەبوو بەس کە جەنابێ هاتیتە ژوورەوە وەکوە سری فێزە دابینێت بۆ خوای نەمزانێ گوڵۆپی سەیم بە قوربانە بم هەوڵم بم بە دووسەی قوربانە بم. مامۆساگیان تەندروستیت باشە لەخوا خراپ نیم ئەوتەی حەبەکانە خۆم باشم یاخوا باشویت بە دەمامێکی شەو هاتووی تاکیدم تۆ پابەندی ڕێنمایە تەندروستیەکانی ئەبێ وابین چونکە ڕێنمایی تەندروستی ڕێنماییەکە بۆ هەموو کەسێکە بەبێ جیاوازی بەبێ قەومی بەبێ دین بەبێ هەموو شتەکان بەبێ سیاسەتیش چونکە ئەمە خۆمانی لێپارێزین. خۆپاراستنیش تۆ ئەزانی لەم ماوە بچووکە چەند خۆشەویستمان لە دەستدا چەند ئینسانی گەورە و خۆشەویستی ئەم شارەمان لە دەستدا لەبەرەوە خۆپاراستن شەکی باش زۆر شتێکی باشە بەس هیوادارم هەموو لایەک پابەند بێ پێوەی نەک تۆ من ئەم ئەو بەڵام هەموو لایەک بەڵام برادەرێک لە شارێک لە شارەکانی هەرێمی کوردستان کە بڕیار درابوو هەموو کەس پابەند بێ بە ڕێنمایەکانەوە و دەمامک بکە هەر کەسێ دەمامک نەکات بڕی 50,000 غرام ئاکرێت. بەڵام جەماعەتێکی لیژنە خۆیان کردو بە ژوورە کابرایان عقوبەیە بوو غرامەیان کردبوو کەچی خۆشیان دەمامیکیان پێوە نەبوو. خرامە تا چەند ڕاستە لە دنیا هیچ شتێک بە زۆر ناکرێ بەڵام ئەو مەسلەی پارە و غەرام و ئەم جۆرە شتانە بەجددی کاسپێ بەم نەخۆشیەوەیکەن ئەجنا هیچ کەسێ لەم دنیا حەز ناکا بمرێ هیچ کەسێ لەم دنیا حەز ناکا نەخۆش بێ. ئێمە لەو ناترسین کە خۆی نەخۆشە لەوە ترسین میکرۆبەکەی پێ بە 5-6 توشکە ئەوەی مەسەلە بەرکەوتن ئەبێت بەرکەوتن نەبێ ئەی وایە. مامۆساگیان بەرنامەکەشمان فۆلکلۆریە و پێوترێ وتی 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 ئەوتم وتم نانە وتی وتی ئەی وتیان وتیان تۆ ئێڵێ تو منی ژێڵم یعنی وتی وتی یعنی وتیان بەڵێ باش جا مامۆسا ئەم ڕۆشتی خۆشیشمانێناوە چییە نازام تالبی ئەوە لفکە لیرە یعنی کەلانە و شێلم بەڵێ هەردووچی مامۆسا یەک نوکتەش هەیە لەسەرەوە شێلمە ئەڵە قەومی کوردی 3 دانە سەعات شێلمە کوڵێنن دۆشاوی تێکەن شەکری تێکەن دوای ڕێک وایە خواردنێت 2 ڕۆژ و 2 شەی پێچێ بە 20 دقەی خوۆن وەڵڵای جا ئەمەشمان مامۆسا بەس بەڕاستی من تالبی ئەمەیان نیم ئەمە زۆرم ڕق لە پیازە کەلانە لە ماڵی شەوەیکەن حەزم لێنیە من ئەوە سامانجیان شتێکی خراپ وڵی تر پیاز ئەبێ خۆتی پێڕابێنی خۆم بە کاڵی بێ بە هەر نوعێکە خواردێ ئەمە یەکێکە لەوانە پیاز تەنشیتی دەورەی دەمەوی ئەکا یعنی وای لێ ئەکا کە هەمووی پا ئەکاتەوانێ و ئینشاءڵڵا لە نەخۆشی بە دوور ئەخا تاکید مامۆساگیان جا نمەکیشمان بکە مامۆسا قوربان دەمێکە نەمەکەم کردو کاکە ئەمەکەی ئەی بۆ من ئاگام لێ نەبوو قوربان بەدزی تۆ مامە جەزا یعنی بەدزی منەوە یاوتە تێ چاوەڕێ کاکەجیان جابزانە ها تۆ دائیمەن ئەبێ جۆ سووک بێ وریابی دوو چاوێ بی کە بە چوار وەلو کە خۆی سا 4 چاویش هەیە بەڵام دوانی کەشی بۆ خەرج بێزەوکو من وای بم ئەی مامۆساگیان لەگەڵ بواری هوەری ئایسەکانە بەچی و سەرقاڵی و مەشغوڵێتە چییە؟ وەڵاهی کاکە بواری هوەری خۆ دەزانی خۆ
هەمووی ناڵێم بەخرجیرەوە بەڵام ئەچی بووە کام تەلەڤیزیۆن کام ڕێکلام کام شوێن ئەڕێ بڕۆ سپۆنسەر بێنە جا ئەمە دەردی کابراڵێ گەر سپۆنسەر بێنم بۆ خۆمە هێنم بەڵام ئەوڕێ بڕۆ بۆ خۆتی بێنە ئێمە ئامادەین بە بەلاش بۆینکەنەوە بەڵام خۆ دەزانی هیچ شتێک بە بەلاش بەرهەمیە برێ سپۆنسەر بە خۆ بێنم بەلاش بۆ دەکەین نازانم یعنی بۆ لە حاصل قەیرانێکی زۆر خراپ بەڵام خۆتیش ئەزانی ئیمڕۆ تەلەڤیزیۆنەکانی زۆر بن شتی چاچیش و شتی خراپیش و شتی بێکەڵکیش و شتی کەڵگاریش پەخشە بێ ئەی مامۆستاکاری هونەری نوێ بەدەستەوە نییە لەم کاتەیە سەرقاڵی هیچ کارێکی وەڵڵاهی ئێستا 4 تێستمان هەیە با نای بنێم تێست یەکی 35 دقەیە بڕوا بکە 3 تەلەڤیزیۆنمان گەڕانەوە 3 تەلەڤیزیۆنی ڕێک دوانیان ئەڵێن ئینتیزارکە یەکیان ئەڵێ بۆ سەری ساڵ ئەوی تران لە بڕ سپۆنسەر بێنە یعنی وازانێ ئێمە لە بکە و هینە فرۆشین لە بکە و لیرا فرۆشین نۆکو گۆڵە بڕۆژاوی نۆکو کەلانە و شێلم زۆر بەداخەوە مامۆسا ئەگە بڵێم ئێستا دەرهێنەرەکانمان نەسی جوانیان ئامادەیە کاری جوانیان ئامادەیە بۆ هونەرمەندان کە عەرزیان کەن و تەقدیمیان کەن و بێنە پێشەوە بەڵام زۆر بەداخەوە نە کەناڵەکانی ڕاگەاندن نە کۆمپانیاکان نە هیچ شوێنێک سپۆنسەری ئەم کارە جوانانە ناکات بەڕاستی ئاگا لێبێ بە تایبەتی لە سلێمانی هونەری کوردی بەرە و لێبوونەوە ئەڕۆ ناسامانجان من لەگەڵ توی هونەری کوردی بەردەوامە بەڵام با پێ بڵێم ئێستا مەسەلەن بۆ بەڵگە ئەمەی خۆبەخشە ئەزانی بانی معاشن ناوەڵڵا بان دوکە بۆ 4 ڕوومانگیکە 4 مانگیکە کۆمەعاش کاکە وەڵا بۆ ساڵی تازە ئێمە لەگەڵ سیستەمێکی درۆزنە معامەلاکەین ئەوەشی کە پاک بێ فێری درۆیەکەن من شتێکە بۆ ژێرمەوە ئەمە نوکتەیە کابرایە گەوێ بچێ بۆ دەیەک ئەڵێن کاکە ئەو دەیە دوو ڕێگای هەیە ئێمە نازانین کام ڕێگای ئەچێ بۆ ئەو دەیی کە تۆی بۆ ئەچێ بەڵام یەک دانە ماڵی لێ دوو برایتە برایکیان زۆر ڕازگۆیە برایکیشان زۆر درۆزنە بڕۆ لەوان بپرسە ڕێگاکە پیشانن ئەمیش ئەچێ لە درگاکایشانێتە دەرەوە ئەرێ کاکە گیان ئێوە دوو بران بە قوربانە بم ڕێگای ئەم دەیە کامیانە ئەم دوو ڕێگایە لە کامیانە بچم ئەچم بۆ دێ لە ڕاستە با بچم پرسیارێ بە کاکەم بکەم ئەمیش لە خوایجان ئەگەر ئەمە ڕازگۆکە بێ کە چۆ ژوورەوە درۆی براکەیم بەڕاستی بۆ هێنێ ئەگەر درۆز نەکەش بێ ڕاستەکەم هەر بە درۆ بۆێنە هەچی ئەوەتی من بە عەکسێەوە ڕۆم ئێمڕۆ تووشی ئەوە بووین چونکە مزداقێت و ڕازگۆ مەشتەری بە کڕیار سیقەی نەماوە کرێکی بە خاوەن دوکان بە خاوەن ماڵ سیقەی نەماوە خۆزگەت بە خۆزگەی خوار ڕۆژێک من چیلوێ تەماتەم بکڕی باە بەڵام غەشی تیانە بووە خۆزگە بە خۆزگەی خوا چیلۆی خیارم کڕایە غەشی تیانە بووە خۆزگە بە خۆزگەی خوا چیلۆی فاسۆلیان بکڕایە دوودان و سێدان نەبووە لە بایعەکەش غەشمالێکن مامۆستا ئاردی جوانیت ئاردی خراپیاتی ئیزان ئەمە چێ بەرپرسە ئاخر وتیان ئەبێ بڵێن وتیان طبعاً لێپرسینەوە نییە چاودێریکردنی ورد نییە بەسەر کارەکان وەلەو ئێمە هەیە بەڵام بەو شێوەیە ناکە سامانجان ئێمە ئەمانەوێ خەڵک و شارکەینەوە بەتاشیت ڕەنگە ئێمە گەر خۆشمان لە جێگایانە لەوان خراپترمان کرد چونکە ئەوی زڵمی لێکرا ئەوەش کە غەشەکە کە جێتێکی لەسەر و خۆی و غەشی لێکراوە تا ئەچینە ئەو زەلامەی کە ڕێگاکەمان پیشانە دوو ڕێگای هێک ڕێگانم بەڕاستی پیشانە ئەبێ ئەو ڕێگا هەڵبژین کە خۆمان بۆیانە چین ئیتر درۆ بەسە میلەت هەڵخڵەتانن بەسە وعدی درۆ بەسە خۆڵ مەکەنە چاوی ئەم ئینسانانەوە ئەم ئینسانانە دیفاعات لە شەرفمانەکەن بوونە پێشمەرگە شەهید بوون بوونە پیاوچاک قسەی باشیان وت بە قسەیان ناکەن خوانە کوژن بۆ میلەت بە قسەیان ناکەن نان ئەکەنە پار و دەرخواردی خەڵکی ئێنەڵێ تۆمەیەرێ بێنە من خۆم ئەیەمێ ئەوەی تۆ مەمنوع ئەوەی من مەسموحە کاکە ئاوای لێ هاتووە هەموو کەسێ بە ئازاری ئەم میلەتە بۆتە پاڵەوان ئەڵێ من کێ ئازابێ زۆرترین ئازاری میلەت باوە پاڵەوان بەتاشیت ڕۆژە شەڕە ڕۆژی ئاشتیە بە ناوی شەڕەوە ڕۆژە شەڕە بە ناوی ئاشتیەوە نایەڵەن ئەم میلەتە پێم بڵێ یەک ماڵم پێڵێ لەم کوردستانە مرتاح بێ بەرامبەر ئەم سیستەمەی کێمڕ لە کوردستان و هەرێما هەیە کەڕێن هەرێم دەردی گۆڵدەمایرە لێڵێ من سەرۆکی ئەم وڵاتم ئەچم سوال بە وڵاتەکەمەکەم ئەوانەی ئێمەش سوالمان پێکەن
بەتەکید وایە وەما مەساوازم لە ئەمریکاش خەریکە عەقڵیشێتەوە خەبەرە هەیە ئەزانی چۆن باوکەجان ئەوان کە سیراعێکەکەن ئەو سیراعی کە ئیکەن یەکەم دوو حیزبن جەمهوری و کۆماری دائیمەن ئەوان حاڵەتێکیان هەیە کاکە سامانجان حاڵەتەکان بریتە لە دوو شت کامیان حکم بەڕێ و کامیان معارەزە بێت گوێ لێ کامیان حکم بەڕێبەرێکاوە کامیشیان معارەزە بێت ئەوەی کە معارەزە بێ ئەو شتە چاکانە هەڵەبژێرێ ئەو غڵاتانەش کە حکوومەتەکەی کا بەرەغڵەت بکە نەقدی لێگرێ لەبەرەوەوان بە هەردوو حاڵەتەکە خزمەتی وڵاتی خۆیانەکەن ئیتر ناقڕیشێتەوە قڕیشانەوەش بێ بۆ خزمەتی وڵاتەکەی خۆیانە بەزما ئاخر مامۆسایجان ئەڵێن لەوێش گویا تەزویرات کراوە وەڵام من وتم ئەی بۆ نایەنە لێرە دەنگەکان لە ئەلبیسەکە جیاکەینەوە بەشکو ئێمە پاکتر بێ لەوان کاکە وەڵی کاکەجان با پێ بڵێم من ڕەنگە لە دووسی هەڵبژاردنە ئاگام لە سنووق بوو بێ سنووقی وای تیا بۆ بڕوان پێ بکە سامان مەفروز بوو 1000 دەنگی تیاابێ کە کردەوە کوڕی هاوار 1500 دەنگی تیا بوو قۆڕی دنیا بەو سەرم تو 1000 سنووق ئەبێ بەدایکەمەوە 50 دەنگنا هەفتای سوتاوە بێ 1500 تیا بووە کە خۆی مەفروز 1000شی تیاابێ ئەم 500 لە شۆ زا بوو جا لەبەرەوە وڵاتی ئێمە هەیە زەما مۆسا تۆ لەو قەنەعەتە ئەمریکا نابێ بە دوودارەی وەکو ئێرە نە قوربانجان ئەوان ئێستا خۆی کاکە هەر ویلایەتێک لە ویلایەتانە خۆی شارێکە بۆ خۆی حکوومەتێکە بۆ خۆی و بەستراوە بە مەرکەزەوە ئەوەیە کاکە ئیتر ئەوانە چی ئەەکەن خۆکو ئێمە نین ئەو حەز لە پراخ بکەم فاسۆلای بنێ مامۆستا یەک پەیوەندی ڕاستە و خۆشمان لەگەڵایە کاک ئەحمەد خۆشناوەتی پەیامنێری خۆبەخشی ڕادیۆی میلی گەڕیان لە هەولێرەوە ئەی قوربانی بم کاک ئەحمەد گیانم کاتەوە باش ئەو کاتتان باش وڵاتان لێ کاک سامان باشی قوربان ئەحواڵە تەندروستی وەسع چۆنە قوربانی تۆ بەخێراتنی کاک حکمەتی بەرنامە دەکەم یعنی بەڕاستی بتوک بووم بە بەرنامە کاک حکمەتی قوربانی بم مامۆساشەوە مامۆسام ڕۆ گەورەی کردین ڕێز و خۆشەویستی ئێوە گەورە و خۆشەویستی منن بۆ بەڕێزیشت و بۆ شارە جوانەکەی هەولێری پایتەخت قوربانی تۆ وەڵا پرسیارێک لە مامۆستا هەبوو فەرموو ئەمرکە بە قوربانی بم نازناوی هیندی لە چێوە هاتووە ئەگەر بە ئەرک نەبێ کاکە ژیان ئەوە کاکە فەرمووی شامی کاپور ڕەنگە من پوردازای ئەمیتاباجان بم کاکە ژیان ئێمە لە شارێکە ئەژین مامۆستاش باسی کرد یعنی ئەوستا هەر بەڕاستی ڕوویداوە لە بنەسڵاوی خۆمان لە هەولێر باپیرەی برادێکم خوا عەفوی کردە من 2016 عمری 115 ساڵ بوو بۆ معاسی خانەنشینەکەی بە ساڵە توانی لە بانکەکە پێیان گوت بوو گوزیان وڵات تۆ شمول ناکەی بۆ گوزیان وڵا عمری تەواو هەڵکشاوە یاخە تۆ هەر معاسەکەت بە خۆتی بە ساڵە توانە گوتی وڵا شمولی تۆ ناکات تۆ من ئەوە لە حەدی خۆ لەسەر کەوتووە کاکە گیان ئینسانی خانەنشین قەزاو گرم بە قوربانی هەموو خۆشناوەتی بم بە قوربانی هەولێری دێرێنیش بم بەڵام یەکشت بە تۆ بڵێم ئەوە حەقەکی خۆیەتی چەند ساڵەکە مۆزەف و فەرمانبەر بۆ ماڭانە و معاشیان لێ بڕیوە تەوقیفاتی تەقاعودی ناوە ئەوەی کە پاشەکەوتی بۆ کردووە ئەوەشیان خواردەوە حەقی خۆشی نایەنێ ئەو سیستەمە سەقەتەیە کە هەچی خانشینی ئەم شارەیە هەچی موچە خۆری ئەم شارەیە هەچی بەعەقدی ژۆرگیراوە ئەو غەدرێکە لێ ئەەکەن ئەستۆی ئەم فەقیر و هەژارە لە هیچ چیابێ چێ تەحەموولێکا چی هەڵێگرێ ئیتر نازانم ئێمە کە شاری هەولێر شاری هۆلاکۆبەزێن بۆ ئەبێ وای پێ بکرێ سۆبارتیەکان قەڵای هەولێریان دروست کردووە گەورەترین حەزارەتیان هانیتە دنیا لە جیاتی تاریخەکان بنووسینەوە بێ غەدریان لێ بکەین سلێمانی هەروەها دهۆک هەروەها هەڵەبجە هەروەها هەموو شوێنەکانی تری کوردستان ئێمە قابلی ڕێزین قابلی هانەنین قابلی خۆشبەختین قابلی ئەوە نین زەرزەنیشمان بکەن کاک ئەحمەد گیان دەستان خۆش لەگەڵمان ناوی ئەی کاک ئەحمەد گیان خەبەر و باسی هەولێر ئەم شەو لەگەڵ و لافاوایە ڕووی کردەوەش بەخوای تا ئێستا نەگەیشتە ئێمە یعنی شەو نەباری لایەوە
تۆزێک شتێک باری بەس ینی ئەوە نەبوو عەردی سەرکە بەس ڕەنگە ئیمشەو بۆمان بێ کوورە لای ئێمە قیرەکە پەڵەی ئەمشەو ماڵەوە بێ ماڵی کاک جەزا ئاوی تێچوو بەبەلەم چوون بۆ لای بەبەلەم سەوڵم دریا بۆ جادە وەڵی منیش باش بۆ بەلەم هاتم بۆ ئێرە بە بەلام ڕێک بە بەلەم یت ئەجا بە باسی و بکەم کاک ئەحمەدی لەسەر خەتە قوربانی کاک ئەحمەد بم یەک هەفتە لەمەوە پێش مینەکەی پاکوتەمیزی شاری پێڵێن ئەوە بۆ تاریخ پێتێڵم مەسوولەکەی ناوی کاک مححمود تەلەفۆنمان بۆ کرد وتمان کاکە گیان پشتی شێخان گەڕکی شێخان منهۆڕۆشی تایە و خانەکانیشی هەمووی گڵن من بیکەن بە خاتری خوا کاکە گیان دووسێ ڕۆژەکە بارانە بارێ ئەو بارانەوە نەگەر منهۆڵەکان بگیرێ ئەبێ بەلافاو بەردەکی سراو تا خواری خوارەوەی بە خەمتان نەبێ ئمە چوارشەمە پێنجشەمە نۆرێەوە ئەوە تا ئێساچن بۆ لایە من مامۆستا ئەگە بڵێم 15 ڕۆژ لەمەوە پێشگوێم لێبوو لیژنەکان یاوت ئامادە باشیمان کردووە بۆ ڕووداوی نەخوازرا وەکو لافاوەمانە بەڵام بڕوا بکە لە بەیانی و من هاتوومەتە دەرەوە بە حەش کۆڵانێکان ڕۆشتم ماڵ خەریکی من هۆڵدەرێنا پاکردنەوەی بڕوان پێ بکە سامان گیان من جان لە هەولێری ساگەر کەمێک بارانباری ئەوە گەڕەکانی تاجدیلە و گەڕەکی گلکەندە و سێتاقانە و سەیداوێ ئەوانەش هەموو دەبێتە لافاو یعنی هەولێریش لە لێمانی باشترنیە خراپتر بێ باشتر نیە وەرە ماڵا بێ هەولێرە نەر کۆڵانەکانە شۆن ماڵ کە حەوشا شوگەل من هۆڵەکانە نەگیرن جەوەرە بە لافاو دەی کاکەژیان بینەران نەگرم قوربانێ بم کاک ئەحمەدی خۆشەویست کە تۆ کارمەندێکی دڵسۆز و خۆبەخشیت پامنێری رادیۆ میلی گەڕیانی چاو ماجەکەی نە لە خۆشیابیت ئەم شەو کاک جەزا نازانم مامۆستا خەبەرێ هەبێ 21 تەنەکە ئاوی دەرێنا وتم بۆ نایکەیتە بەرمیلی سەربانەوە لە برینەوە خۆلانم سەڵەوتەکە وەرنەگرێ جا وەڵڵاهی ڕازەکەی چونکە ئازانیشی ئای بەرە 5 ڕۆژکەرە تێتەوە یەکسەر زۆر چاو خستە بەڵام پێویستی بەوە بوو تەسفی بکەیت زۆر خراپ بووم شۆ کاک جەزا ئەنجا منیش بڕوان پێ بکەم مایۆم پێ نەبوو ژنا بەمەلا هاتم بۆرە بۆی بە بەلەم هاتم دەست خۆش مامۆستا مایۆم پێ نەبوو مایش خۆزدانی وەختێوێ مامۆستا گیان کاک بەڵێنمان لەگەڵایە لە تەختەقەوە کاک بەڵێنگیانم کاتەوە باش کاک بەڵێنگیان السلام عليكم. عليكم السلام سلام كاكا جان كاكا سامان جان دەستخۆشی لێکم بۆ ئەم بەرنامە جوانە قوربانی دڵە بم چاو ماجەکەم بەڕێزیت ڕەنگە من بناسیم بەڵێنم لە تەختەقەوە کاک بەڵێنگیان زۆر خۆشحاڵم چای منی زۆر ئەزیز و هاوڕێمی لە فەیسبووکە برای گەورەی مەمنونی تۆم بەڕێزی حکمەتی گەورە و بەڕێز میوانمانە ئەمڕۆ قوربانی بم بریا لە تەنیشتی و مادەسیم لەسەر سەرمدا بنابووایە بەساقە چاو بم جامن لە بری تۆ بەساقە چاو بم کاکە گیان تاوی ماچەکەم ئەوە هەموو قەلبی فەن و هونەرە ئەوە خزمەتی کوردی کردیە خزمەتی هونەری کوردی کردی هەر لە نامەکانی ئەشراف ڕێحانە بەرنامەی بەرنامە سەمای تەرزا ئەنجا بڵێم چی یعنی بڵێم تشتێک وەرداری نەکرد و خزمەتی نەکرد من ئەو چاوانەیە ماچەکەم بە قوربانی هەموو لایەکمان ڕێزم بۆ هەموو تەختەخەیە خۆشەویستیم بۆ کۆڵان بە کۆڵانی دەرگا بە دەرگای جادە بە جادەی هەموو کەسەکانی لە مناڵێکی سەر بێشکەوە تا بەتەمەندترین زرامیان چاوی ماچەکەم بڕوا بکە ینی دوێنێ پێرە بۆ خۆم سەیری فیلمی سەمای تەرزەم دەکرد لەگەڵ عەبدولی حەمەد جوانە پێشکەشی کردووە فیلمێکی زۆر زۆر خۆشەوی مامۆستا حیکمەتە دەستخۆشی لێ یەکەم هیوادارم تەمەنی پڕ بەرەکەت بێ و تەمەنی درێژ بێ قوربانم خوا ئێوەشم لێ نەچێنێ ئەوە چونکە مامۆستا حیکمەت کاک فەرمان ئی ماڵ و منداڵەکەی هی خەڵکە بەڵێ مڵکی هەرواشە هونەرمەند مڵکی ئێوەم مامۆستا مڵکی هەموو لایەکمانە کچوشی ئێوەم کچوشی ئێوەم کاکە گەورەی ئێمە ئەو مڵکی خەڵکە کاکە سامان قوربانی دڵێ بم من زۆر معجبم بە یەک لەختەی مامۆستا یەک قسەی لە فیلمی درامای قاقا بوو لەگەڵ عیرفانی وەستا محەممەدەوەی کە بیتاقی شانسەکەی کڕی بوو وتی منیش دەسم گوتی ئەو هینەم کڕی لە شاردی ئەمە گوتیوە گوتی هیوا هەیە حەوت دانە جاڵدی کڕیوە ڕاست دەگەی وا بوو کاکە گیان چیت هەیە بۆ بەرنامەکەمان وڵڵاهی بەرنامەکەتان هەرچی پێ بگوترێ هەر کەمی پێگوتراوە قوربانە بم تۆ گەورەی هەر کەمەوە تۆ کاکە سامان بەڕاستی بە تۆ زۆر جوان بووە بە عومەرە چکۆل هەروە بێتەوە ئەو بەڕێزانی کە داوەتیان دەکەی بەڕاستی زۆر زۆریانی دەستی خۆتان کە تۆ هیوادارم ئەو دوعا دەکەم هەمووی بڵێن ئامین بەخشەکەتان بتە سەرتاسەری بۆ هەموو بم ئەم ڕادیۆیە ڕادیۆی هەموو لایەکە ماڵی هەموو هونەرمەندێکە جا ئەگەر برا جوانەکەم ئەگە تۆ بزانی ئەم ڕادیۆیە هەمووی بە خۆبەخشی شیشەکەن کارەکەن
هەل لە کاک جەزا کە بەڕێوەبەری ڕادیۆکەیە تا دو ستاف بەڵام هیچ کەسێکی تا سپۆنسەری ئەم بەرنامانە و ئەم ڕادیۆیی نەکردووە دێگەی هیچ کەسی هاوکاری نەکردو بۆیە لێرەوە داوا لەو خۆشەویستاناکەین لە هەموو لایەکەکەین ئەو شوێنە کۆمپانیەکان داوا لە هەموو لایەکەکە هەر کەسێک ڕیکلامی هەیە یاخۆ دەیە سپۆنسەری بەرنامەکانی ڕادیۆی گەڕێیان بکات ئێمە لە خزمەتین بە نرخێکی زۆر گونجاو و بە پرۆفیشناڵانە کارێکی زۆر جوانی بۆکەین وەکو ڕیکلام کاکە سامان عەفوم کە بۆ خۆیان مەسەلەکە ڕەنگە هەتا ئەسەکەوە سپۆنسەری بۆ پەیانەوە بێ ئەوەیەکەوە یعنی پەخشەکە بەس لە ناوخۆی سلێمانیە هەیە ڕەنگە نەچوو بیتە هەولێر لەگەڵتان ئێمە ژەمانەوێ داهاتێکی خنجیلانە بێتە دەستمان و ئەو کاتە پەخشەکە بەرە و پێشتر و بەرە و هەولێر و دووهۆک و هەموو قەزاو نەحەکان بگەێنین ئینشاءالله ئینشاءالله دەرەوە با جوودی هەموو لایەکە بێت بە هەوڵی هەموو لایەکە دەستان خۆش قوربانە بم شتێکە نەماوە ئێمە لە خزمەتین پێم وایە ڕادیۆی گەڕیان ئەو ڕادیۆ جوانە پێم وایە ئەگەر یعنی پەخشی نەستە شوێنانی تر هەر بەواسەیەوەیکەوە ئەو هەموو میوانە ڕەحسووکە دەعوەت دەکا هەر جێ خۆی کردەوە لە کوردستانە تەمەنمان درێژ بە ئیشەڵا پەخشەکە گەێنینە هەر ئەگە بڵێم لە کون و قوشبنی ئەم شار و شارۆچکانەیە هەمووی وەریگرێت سواسەکەم دووبارە ئەشکەوتیش ئەشکەوتیش ئەبێ لە ئەشکەوتی ئەبێ بڕێن ئەو دیوچیا ئەو دیوچیا ئەشکەوتیشی کاکە گیان چاوەکانی ماچەکەم تۆ خۆشحاڵ بووین سپاس بۆ تەلەفۆنەکە و چاو ماجەکەم هەر لە خۆشیاری سپاس کاکە گیان ئێمە مەساگیان ئەنجامان شتێکی خۆشە بۆ بڵێم سامان هەموو عایلێک زۆربەی زۆری عایلەکان مەلە مەسەرەن بەڵێ باوشی لێ بدادایە بابە وەڵام من نیازم هەیە بچمە مەحەد یا بم بە گۆرانی بێژ یا بم بە نەرمان بڕەتی ناچی گۆرانی بێژێکی تۆ لۆتیت کەچی خۆی کە گۆرانیشی حەسەن زیرێک یا گۆرانیجێ سەر بە خۆی بۆ لە قێنێ هەڵی شەپەڕێ یعنی لەوە نەگەیوە کە ئەگەر مناڵەکەی یا کەسێکی بێتە هونەرمەند خزمەتی میلەتەکە وەکو چۆن خۆی بە گۆرانی یەکێکی کاڵە پەڕێ حەز ناکە بە خۆشی و بە هینی مناڵەکەی خۆشی هونەرێ دروستکە بۆ میلەتەکەی تەسەور کە ئێمە لەو مەرحەلەوە دەست پێ بکەین وەکو کابراوتی وتی کاکە ژیان وتی کاکە ژیان وتی ئەرێ برنجان هەیە وتی بەڵێ برنجمان هەیە وتی آخر برنجی کوردیەڵێ وتی بەڵێ وەڵا برنجی کوردیە وتی باشە کاکە جیان چۆن بزانم برنجی کوردیە تی وەڵا بانی کە دوکانم کردەوە برنجەکەی ڕقی بێوت مامۆساگیان ئێمە بەڕاستی جێگەی ئەگە بڵم داخە نازم بۆ لەم هەرێمە وایلاتەوە دەعمی هونەری کوردی و ئەم ڕادیۆ جوانانە کە کرێتەوە سێ ڕاد مزگەوت ماڵی خۆیان زۆر پیرۆزە جاریە بۆ مزگەوتێ دە دەفتەر کۆکرێتەوە ئێمە لاری مالی نییە یاخوا 1000 مزگەوت دروست کرێت لە ڕۆژێکە بەڵام کەس بۆ دەعمی هونەری کوردی و کولتور و ئەم شتانە ناکە مامۆسا باوکە گیان یەکشە پێ بڵێم مەلە ئەگەر بە دروستکردنی مزگەوتێک من بچمە حەج بچمە بەهەشت منە بەیانی ماڵەکەم ئەفرۆشم ئەیەم بە مزگەوتێک مزگەوت طبعی خۆی هەیە ئێمەمان ئیسلامین ئامەنتو بالله بەتەئکید ئامەنتو برەحمەتی الله بە هەموو شتەکانی تر ئەوە داستانێککە و حاڵەتێکی تر هەیە ئەوەی ئێمە دەستکانیشکەیە ئەوەی ئێمە لە پێناوی خزمەتی بەشەرایە ئەویت لە پێناوی خزمەتی خوا و هەموو کەسێ بزانێ بەیانی ئەمرێ لە ئێسەوە چتە مزگەوت نوێژەکە مزگەوت شوێنێکی تەهارەتە شوێنێکی پاکە ئیتر خۆ کەسێکی کە بۆ خەڵکی کات چونکە هەموو کەسێک کە چێتە مزگەوتەکە ڕەحمەت بۆ کەسە دروست ئەنێرەیەکە دروستی کردووە ئەوە بەحسێکەیە با ئێمە بەراوردی نەکەین لەگەڵ مەبەستم ئەوە نەبوو مامۆستا بڵێم بڵێ یعنی مەسەلەکەی تۆ تێکە بەزانێکی ئەو بە حاڵەتێکی خۆی ئێمە بەڵام تۆ بڵێ مەکتەب کە تو فێر ئەبی وشە فێربی کە وشە فێربووی قورئانە خوێنی کە قورئانی خوێن خەڵکی پێ تعزید ئەی خەڵکی پێ فێرەکەی کەچی بۆ مەکتەب دروستی ناکەن وەلو زمانی کۆن مزگەوت شوێنی فێربوون بوو ئێمە ئەچوینە حوجرە وەکو ئەو خوێنگنە نەبوو کە لە مەکتەبمان خوێن مەسەرەن بێژەر بیسینزەنە بیسمی ژەرمی بیسمی لامەر فەلا هێژەر هی بسم اللهی ئاوا ئەمان خوێن ئاوا فێری کتابە دەبووین ئەمان زانی حونجەیکەین بیخوێن ئەمان نەزانی بینوسین ئەنجا ئاوا دەسی پێکراوە ئیمڕۆ عالەمی عەولەمەیە بەو مۆبایلەی دەست دنیا وەرەگری دنیا قسەی بۆکە بە هەموو زمان بەڵام
هەروەش نامێنێتەوە بەڵام ئەبێ ئێمە بزانین هەموو شتێک خالقێکی هەیە هەموو کەسێک خالقێکی هەیە هەموو کەسێک بابێن دروستراوێکی هەیە ئەم کەونە چێ دروستی کردووە دائیمەن ئینسان کە دەستی ناکاتە شتێک دەستی ناگاتە شتێک سەیترینێ بەسەریا بە شتێکی شەبەح دایەنێ لەبەر ئەوە بەعزی حاڵەتێ ئێمە نەچینێ ناو ئەوینانەوە بەڵام بچینێ ناو ئەو مۆزوعانەوە کە بڵێن ئێمە هەموو شتێ خالقی هەیە بەڵێ ئێرکەوە بوومە مەسەگەنی تر بە کاکە جەزا بڵێن چی ئامادەیە؟ بەم جۆرە وشەی ئەعوزو خونجە دەکەن وشە بە وشە هەموو قورئانی پیرۆز دەخوێنن وەگەر یەکێک لەو قوتابیانە لە ئەلحەمدەوە بگاتە ئیذا جاء نەسڕ الله والفتح ئەوە دەڵێن گەیشتۆتە مریشکە ڕەشە و دەبێ مریشکێک بە دیاری بۆ مامۆستا بێنێت واتە قۆناغێکی باشی لە خوێندندا بڕیوە بیهێنە پێ چاوت ئێستا قوتابیان سورەتی ئەلحەم دەخوێنن لام زەنە ئەل هي زنى الرح ميم زنى حام البردو البردو دال بردو دال بردو غلطي الحمد لله كيف غلطي ود والله البردو زين كيف غلطي ود جملة أبويا كيف غلطي ود كيف عثمان منع لك بكلامي خواتون بغلط تلفظ أكيد ليدن بن هاي عثمان شاوت ليش وان قالتو بيكن ليدن بن قوربانە مامۆستا گیانجا شتێکی کەشمانەیە برادێک ئەم بەهێنە تەلەفۆنی بۆ کردم خەڵکی کەلارە وتی پارەی ئاوم بۆ هاتوۆتەوە وتم تقریبی 2 ملیۆن شتێکم بۆ هاتوۆتەوە دەوتم بە قوربانێ بم لافاوەکەشیان لەسەر تۆ حساب کردووە نەکەوە ڕەنگە 4 حەمامی هەبێ پێ خۆی نەزانی بێ یا لە ماڵەکەیەوە ئاو چوو بۆ 4 حەمام تاکی لەوانەیە ئەیوایە حەمام فەرقی هەیە کاکە گیان نازانم ئەم سیستەمەی کە ئیمڕۆ لە هەرێمی کوردستانە هەرێمێک کە بۆ یەکەم جارە بێجگە لە جەمهوریەکەی قازی محەممەد و جمهورەتی مەهاباد یەکەم جارە کورد ئەمەngە هینی بێ نازانم بۆ ئەمانێ بیرڕوخێنین نازانم بۆ ئەمانەوێ خەڵکەکەی ئازار بین ئەو ویژدانیان نییە کەرامەتیان نییە ئەگەر خورما بێ زۆریان خوارد ئەگەر مێوش بێ زۆریان خوارد ئەگەر کاکە گیان گوێز بێ زۆریان خوارد ئیتر بەسە تەواو خەڵکێکی تریش هەیە پێویستیان بە تێکڵەکەیەتی پێویستیان بە ژیان هەیە پێویستیان بە حیات هەیە ئەی هاوار مسکم تێر نەبێت چۆن خاک و ئاو ئەرز و ویژدانم بپارێزم زۆر ڕاستە مامۆستا گیان ناو بازار ببینە یەکێکم پێ بڵێم سیستەمەی بین بێ ئللا چێتە و هینەکان نەبێ دزەکان نەبێ هیچێکم پێ بڵێ هەیە نییە مامۆستا گیان بەتاکید هەستی پێ ناکەن خەڵک نابینن فەقیرین یەک پەیوەندیشمان لەگەڵایە کاک حسێن لە گەرمیانی خۆشەویست قوربانی گەرمیان ئەم کاتەوە باش سلام علیکم قوربانی چاوم بەڕێزی باشی دڵی من بەڕێزی ئەمە بەرنامەی کاعومەرە بەڵێ هەر ماڵی کاعومەرە ماڵی هەموو هونەرمەندێکە ئەی دەستخۆشتان لێکەم وەڵا حەزم کرد بەشداری کەم دەستخۆشیتان لێکم سڵاو ڕێزیمەتانی قوربانی چاوم سڵاومان هەیە بۆ بەڕێز و بۆ هەموو گەرمیانەکانیش هەوێرەکان لەسەر چییە؟ وەڵا بەرنامەکەمان تایبەتە بە ویتی ویتی لەونەری کوردی وتی وتی زۆرە بەدایەتی لە سۆشیال میدیا ئەوانەش زۆر بڵاو ئێ خۆ وتی وتی نابڕێتەوە لە هەموو شوێنە وتی وتی هەیە کاکە هەر وتی وتی نییە وتی 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 وتیان وتیان وانە بەتاکید وتی هەیە وتیان هەیە و ئەی وتێنێ هەیە مامۆستا حیکمەت ئەمڕۆ گەورەی کردین میوانی بەرنامەکەیە چی دێ بۆ مامۆستای خۆشەویست وەڵایی سڵاو و ڕێزم هەیە بۆ هیوای تەمەند درێژی بۆ خواردن یاددارم لە بواری هونەری کوردیا خزمەت بکا و خزمەتی هەموو هونەر بکات انشاءالله نەبم
بە هاوکاری ئەوی بەڕێز و خۆشەویست هاوکاری هەموو لایەک و هەموو ئازیزی خۆشەویستانە هونەری کوردی شەڵا بەرەو پێشەوە بین بەڵام داوا لەو خۆشەویستانە ژەکەین لەو کۆمپانیا و کەناڵی ڕاگەیاندنەکان و ئەو کەسانەی کە لە ئەو شوێنانن کە بتوانن هاوکاری هونەری کوردی بکەن هونەری کوردیش بەرەو پێشەوە برن کولتوری کوردی وەڵی مامۆستا من سرنجێکم بوو لەسەرەوە ئیسە بۆ نمونە تۆ هونەرەکەی خۆمان باشتر و ئینتریشە بەس گرنگی پێ نادەن ئەڵێن ئەچن فیلمێ دیێرن فیلمێ تورکی کە نە لەگەڵ دابوونەرێتی کوردا بنجێنا لەگەڵ هەر شتێکی هەر باوەڕکە مامۆستا شیرازە خێزانەکانی تێکدا بەتاکید وەڵی زۆر بەداخەوە زۆر خەڵک لەسەر ئەوە هەیە یعنی ئەو پارەیە ئەو مەبلەغەی بۆ ئەو دراما تورکیانەی سەرفەکەن بۆ نایەن بە مخریجی دراما خۆماڵەکانی خۆمان ناسەرفیکەن باشتر و خۆشتر و بگرە ئیسا زیاتر گرنگی بە شتە کۆنەکان هەنەکرێت یادارم ئەو بارانەوە هەمە خەرجەکەن سەرفیکەن بۆ ئەو هونەرمەندانە بە بەرهەم و شتی جوانترمان پێشکەشکەن بەتاکید وایە منیش هەر هەمان ڕەم هەیە و ئەگە بڵام هەموو هونەرمەندانیش هەمان ڕیانەیە داواکەین ئەو پارەیە کە ئەدرێ بۆ دراما تورکیانە بدرێت بە دەرهێنەرێکی لاتوی شارەکەمان کە ئەو هەموو هونەرمەندە جوانانەی وەکو مامۆسای بەڕێز کۆکەنەوە و درامایەکی جوان پێشکەشکەن بۆ کەناڵەکان و بۆ خەڵکە مامۆسای یادارم ڕادەگەشتان ببێتە ڕادیۆکی وەکو ڕادوینەوە ڕادەکانی تر بێتە ڕادیۆی سەرتاسەری و لە هەموو شوێنێ وەرەگیرێ قوربانە بەخوا بە ناڵێن ڕادیۆکەمان جارە تازێەوە گە بڵین ساوایە وا پێی گرتووە ئیتر وردە وردە گەورە بێت بە هاوکاری هەموو لایەک بەس دەستخۆشتان یەکەم کاتم گرن خۆش بێ و هەر لە خۆشی یابیت مەسەلەیشی کوردی خۆمان هەیە ئەلە جێگەیەک چەند دوور بێ کە ویستی بۆی بڕۆی بە ئەوڵ هەنگاو دەست پێکە ئەوەی ئێمەش هەنگاوی یەکەمە هەنگاوی یەکەم ئێمە وردە وردە ئاوین گەورەیەکەین کە لەگەڵ خزمەتمان کرد و گەشە شوێنی خۆی کاتە بەرهەمە گەشی خۆشی بەڵام ئێمە نازانم حاڵەتێک هەیە ئینسان کە ئەوێ جوانکاریەک بکە یا شتێک دابێنێ یا خزمەتێ بکە ڕوان پێ بکە دە کەس پێ بڵێ ئافرین سەد کەس پێڵێن دەسێ بشتێ ئەمە کەی لە ناوی ئێمە لە ناوچێ کەی دەست خۆشیمان لێکن کەی پێمانەڵێن ئافرین خۆڵای بیلایی هونەرمەند لە هەموو کەس زیاتر بۆ ئەرز و بۆ خاک و بۆ ئاو سوتاوە لە هەموو کەس زیاتر ئەیەوێ خزمەت بکە و خەڵکەکە پێ بکەنێ ئەو ئازارانەی لە ئەستۆ و لە گیانی خەڵکایە هونەرمەند ئەیەوێ بە گۆرانی بێ بە شیعر بێ بە مۆسیقا بێ بە نواندن بێ بە هەر حاڵەتە لەو حاڵەتانە بێ ئەو خەمە لە ناوبەرێ کەچی خەڵک ڕێگرن لێ نازانم بۆچی ئەم میلەتەی ئێمە بۆچی وان نوکتێکە بۆ ژێرمەوە حەمەڕەشی هەرس یادی بەخێر لەگەڵ حەمەی نێرگزی ڕەحمەتی ڕێزمانێ بۆ کاکە حەمەی بوو بە دەمەقاڵیان حەمەڕەشی ئاوا هەڵایەوە و جینەویە بە ئەوەڵ گۆرانی کە حەمەی نێرگز وتوێتی حەمەڕەشی هەرسیش حەمەی نێرگزیش ئاوا خۆی کردە و جینەویە بە ئەوەڵ حیوار کە یەکەم جار لە دەمیاتۆتە خوارەوە لەسەر مەسرح وتوێتی وەڵا دوای هەردووشیان بە دووخۆڵی تێران جینە بە کووردە ئەی هاوار ئەم شارە ئێمە درێژەبی فڵان کەس سامانە درێژە ناسی باش بچووکەبی کە کورە سامانە زەن کوڵە بنەکە کورە ناوەڕاست ئەی چۆن بی نازانم ئەو چۆنی ئەوێ من چۆن بم مامۆستا ئەگە بڵین ئەمڕۆ خەڵک بەعام ناڵین بەعام بەڵام ئەگە بڵین ئەگەر 1000 کەس حساب بکەین لەوانەیە حوسەی دەستخۆشی لێکە و حوسەی ڕخنەو لێ بگرێ و بیستی بۆ کاکە ئەخر ئەمەیە ئەمانە ئیوان هەبوو ئیوانە ڕێی بێچێک بوو لە ئینەکانی تەتەر بەچی مرتا هەبوو ژنانی سکپڕ هەانی ورجی بدرن با بزانم ئەو مناڵە بەرچاوم چۆن ئەمرێ خۆ ئێمەوە نین دراکۆلا و ئەنیشتاین نین فرنکشتاین نین خوێن بخۆین ڤامپەر نین ئێمە خوێن بخۆین ئێمە گوناحین قەومێکی زۆر کەمین لەم لاوە لێ ئەرێ لەو لاوە لێ ئەرێ لە سەر و لێ دەرێ لە خوار و لێ لە ناو خۆش تا خۆت ئەخۆی کاکە ئەمە هێشێکە لەو حاڵەتانە هەزارها قایدمان ڕۆی هەزارها گەورەمان ڕۆی هەزارها فەلسەفە و کتێبی گەورە و نەسیحەتی بۆ بەجێهێشتین بەڵام ئێمە تانەوە خەومان لە ئاوایە ڕێن تەرتەر نەباش و دێشاتەر نەبووین نازانم ئێمە خوڕ بەسەر کەی لەو تەجروبانە ئیستیفادەکەین
وەلەو خینەکە ئێمە وتیەکان زۆرترە لەوەی کەمە باسەکەی کۆرە هەر کۆتایی نایە مامۆستا وتی ئەنواع ئۆشکاڵ زەرەر بە خەڵکە گەێنن یاری پێکەن مێشتی عەزیەتیان پێم بڵێ هەر لە باسی کەس ناکە زەلام منە مامەسا وتی خۆ لەسەر دۆ شدەیە خۆ نەک ئەوە وتی ئەڵەن شەڕی براکوژیە کاکە وەڵا ئەوە بۆری نەوتەکە تەقیەوە ئەوە نەوتەکە ڕاگیرە ناڕوە من کێشێکی ئەم شارێ پێڵێن مەڵێ لێشی حوتە هەموو عالەمیان تەقاوت کرد مەڵێ یەکی حوت هەمووی تەقاوت بوو ئیکرامێکیان نانێ جاران کە تەقاوتێ بووی هەموو معاملەکەی تۆ مانگ و نیوێکی پێچوو ئێساڵی کاکە بڕۆ ساڵ و نیوێکی پێچێ ئەنجا ئەم جارەیشیان مەسەلەن مانگی حوت ئەو چەند مانگی ماوە مەسەلەن بۆ بەڵگە هەتا مانگی سێ پاریان ناوە 4 و 5 و 6 و حوتی لای حکوومەت بووە ئەوایە بیایە مانگما یەکسەر پچڕی چوو بۆ مانگینۆ بێجگەلەوەی کەوا لێبڕینەکەی سەوتی دوای ناوبڕێکەوەی وڵاتان بۆوانی تر یان نایەن کۆرە ئەوە بێ ماری پێڵپەڕێن کوبرا دیو کە جوزەلاڵە پەڕێ ئاواکە ئەمی جوزران بۆ لێن مەسا تو بڵێ بۆتان دەکەن بە چەک و بتانە نیە چەک چەکی ئینەوەی کە شار تۆ ئێوە ئەخر تاکیدم زۆر ئەگە بڵم چەند مانگی خوراوە بەڵام من لەو قەناعەتەم حکومەت بیری نەچێتەوە بۆتان کا بە چەک و ئەمە شێرمە لێرە کە شێلمێکی خوار پێ خۆشوەکەی بەدوان ئەوان لێبرینێکیان پێ خۆشەکەن بەدوان ئەگە دوان بێکەن بەسییان خۆشە لێبڕین ئەی چۆن خەڵک بۆ مرتاحە تۆ عەزیێت بە نەخۆشی لێ بگرە شەخکە تێڵوە ئەیوانێ وەڵی زۆر بەداخەوە مامۆستا ئەم پارە خواردن و لێبڕین و ئەم شتانە هەیە یعنی فەرمانبەرێک موچەکەی ئەگە بڵێن هەرەکەمەکە حسابکەی 400,000 دانین یعنی 400,000 تۆ بە 2 مانگ جارێک بیتە ئەبێ چی با بە کرێخان و چی با بە مەصرفی ماڵ و مناڵ چی با بە خواردن تێگەی چی با بە بانزینی سیارەکەی ئەخرەمە ژیان ئەوە مۆسمی ترۆزی نەماوە ئەگەر بچین ترۆزی بفرۆشین ڕەنگە پارێکی چاکمان دەستکەوێ وانێت خوا مۆسمی خیاریشە خارێکن بە ترشات خاری بچکۆلە ئێستا زۆر باسە بەڵام مۆسمی شێلمە بەکاری بە کوڕی بە سوورۆکرایی بە برژاوی شێلم چۆنە کۆرە مامۆستا ئێستا هەندە غۆڕ عەرزم کردی پێشوتمی بە سێ ساعات لەسەر ئاگرداینین و دوای اینجا بەڵام ئای میلەتی قڕ بەسەر مامۆستا گیان زەلام هەبوو جاران سێ عایلەی بەخێوە کرد بە گوڵە بە ڕۆژە فرۆشتن ئێستا لە ماڵێکە سێ فەرمانبەر هەیە بەسەری شێوە کاسپیەکەم دەرەقەت نایەت کاکە گیان ئەزانی کارەکەی چییە سێری منکە هۆکارەکە پێ بڵێم ئێستا منە تۆ چینە بەر بەلەدێکە و ئەچینە ئەو بازاڕێی مەحکەمە 4 نوع تەماتەی لێ یەکێکی بە 500 یەکێکی دوانی بە 500 یەکێکی بە 1500 یەکی بە 2000 هەمووشی ناوی تەماتەیە کەس هەیە کە ناوی سیستەمی حکم بێ بچێ محاسبەی چۆن بکە پێم بڵێ کەس هەیە بڵێ کاکە بۆچی ئەم تەماتەی بە 500 ئەم دوانی بە 500 ئەمەیەکی بە 2000 ئەمان هی تۆشوێ ئەوانی کاسەبلەنکایە ئەمەشیانی خۆمانە نوکتێکی ئەحەی میرزا بۆ ژەرمەوە ئەرێ عەفو مامۆستا یەک ناوبڕم بەرێ دوێنێ لە میهرەجانی هەنار نەبووی تۆ بەرەوەڵڵا شتێکی پێ بڵێ لەناو میهرەجانەکە چیلۆی هەنار بە 1500 لە دەرەوە ئەیانە بە 500 هەر عینی هەنار گران بوو لە دەرەوە هەرزان بوو وەڵا بنازان ئەشتی ئاوە لە مەرجانی هەنار ئەوە شەیە ئەی چۆن کاکە ئێمە کە عەرەب ئەڵێ فاقد الشەیء لا یعطی ئەوەی هیچی نەبوو ناتوانێت هیچ بەخشێ من گیرفانم پارەی پێێنێت تۆ چیلۆشم بێ تێ بە ڕەبێ کەنەم و بیکڕم چۆن بیکڕم زۆربەی خەڵک بەس بۆ ڕەسمگرتن خۆ جا شتێکی خۆشە ڕسم باشە کۆن ئەبێ بە بیرەوەری دە 12 ساڵ تەسەوورەکەم مامۆستا سەرفیاتیان نەبوو بێ ئەزانێکی خەڵک من حەزەکەم شتی خۆماری فەلاحیش عەزێتی هەیە ئازارە کێشێ قوربەسرەی کێشێ بەڵام من نابێ بەرهەمی ئەو فەلاحە بەهەرزان بکڕم و خۆم وەکو دەستکەوتێکی شەخسی بەگران بیفرۆش مامۆستا گیان قسەکانە زۆر جوانە بەتەکید یەک پەیوەندیشمان لەبەرە لەگەڵ ئاو دوایە چینۆ لای وتەکانی بەڕێزێ باش خات و نیشتیمان لە سویسراوە خات و نیشتیمانم کاتۆ باش باشی مامۆستا گیان باشی بەڕێزم تۆ چۆنیە حاڵت
قوربانی تۆ مامۆستا گیان جەناب و باشی بەڕێزی سپاس دەکەم خاتو نیشتمان بزانین ئەم لافاوە بەڕێستانی نەگرتەوە ئەم شەو لە سویسرایە هەر لەودی خۆمانەوە مامۆستا زۆر باشە کۆرە لای ئێمە دنیا ئاو بردی ماڵێ ئاوا بێ چۆن ئاگاتان لێ نییە شەو خەڵەکە بوو بە بەلەم پیاسەیەک ئەی پێم نەوتی ون بە بەلەم هاتم مایۆم پێ نەبوو بە مەلە بێن بە بەلەم هات ئەڵێ بەلەمی خصوصیم کردو هاتووم یاخۆ دەستان خۆش بێ بم خێراتی ئەو مامۆستا بەڕێزەی شەکەم قوربانی بم ڕێزە هەیە مامۆستاشەوە ڕێزمانێ بۆ بەڕێزت دەستان خۆش بێ و هەموو کاداوا دیار بن بەڕاستی مامۆستایەکی گەورەی مامۆستای حکمەت دەستخۆشی لە جەنابێکم و هیوای تەمەندرێژی بۆ خۆت هەر لێرەوە تا ئەو شوێنەی لێی چاوتان ماچەکەم و ڕێزم بۆتان هەیە خوایەوەم لێ نەسێنێ یاخوا مەمنونم خاڵی گیانم خۆی گەورە تەمەنی درێژکە و سلێمانی بە جەنابتەوە بە چواری وەکو جەنابتەوە جوانە قوربانە بم ڕێزی سلێمانیش بۆ ئێوەی خۆشەویست ئێمەش لێرەوە هەتاکو سویسرا بەڵام بە تارە نەگۆ بە پێوامەسە نەکاکە لێرەوە تاکو سویسرا بە تارە کە بێمە ئێوە ڕێزم ێ بوارە موتان نە من بە باڵی کۆترا بۆیانە نێرم کۆتری سفی ئەی خاتو نیشتیمان زۆر بەڕێزیت خاتو نیشتیمان چیت هەیە بۆ بەرنامەکانی ڕادیۆی گەڕیان بۆم ڕادیە خنجیلانە و فۆلکلۆریە بە تایبەتی بەرنامەی وتی وتی ئەو ڕادێ خنجیلانە بۆ ئێمە و ڕادێ خنجیلانە دی خۆشحاڵیە بۆ ئێمە کە لە دەرەوەی وڵاتی دەستان خۆش بە تایبەت دەستخۆشی بۆ خاڵە جەزا بۆ جەناب و بۆ ئەوانەی کە بەشدارت بەناوی خاڵە جەزاشەوە ڕێزمانێ بۆ هەموو لایەکان ڕەحمەتە کێشێ بەخۆبان من زۆر خۆشحاڵم و هیچ منیە غەیری دەستخۆشی زیاتر بەخۆبان زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و ڕێزمانێ هەموو ستافی ڕادیۆی میلی گەڕیانەوە ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ بەڕێست و بۆ هەموو جۆگران و ئەو بەڕێزانەی کە لە پەیجی ڕادیۆی میلی گەڕیانی شایستە ڕاستە خۆمان بینن چاوی یەکە بەیەکەیان قوربانە بم میوان خۆشیتانە و دەستان خۆش بێ و خواتە من درێستان کا و ڕۆژێکی خۆش بۆ هەموو لای زۆر سپاس بۆ بەڕێزت چاوەکەمی سامان نوکتێکی خۆش بێ منش نوکتێکم حاضرە دەڕاوسە بە من لە پێش طبعا مامەسا تۆ گەورەی لە باشە چزانم وەختی خۆی لە زمانی سەدامە وتیان نابێ بەجلی شعبی و مثلەن جامانە و ئەبوو عەگال و ئەمانە سارە لێ بخڕن منە ئەبێ جلێک لەبەرکەن چاکت پانتۆڵ بێ حاڵەتێ بێ ئەنجا وەڵا کابرا ئەبوو عەگالێک چارەی پێ بێ باوکەژیان مەفرزەی مرور محاسەباکەن بەڵا ڕێک خۆی داکەنێ بە منێک فانیلێکی عەلاگەوە وەڵایەتە بەردەمینەکە ئەڵێ ها تێڵێ شەحاش ئەنا پولقاری بینیوێتی ئەجنەبەکان باچفانی عەلاگەوە چارە لێخڕن ئەم توێتی ئەو کاکە تۆ بۆی وش وتی من بولغاریم ئەنا پولقاری وەزانەویتر وینی ناگرن جا نازانم ئێمە پولقارین یا بولغارین کامیانین وەڵای ئێمە بولغارین نە پولقارین پولقاری فەرموون نوکتەکەی خۆتی پیا بکە یەک پەیوەندی کەمان لەگەڵایە کاک شێخ غەفور لە سلێمانیەوە کاک شێخ گیانم کاتۆ باش ئەم کاتەی زۆر 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 پێ خۆشحاڵم بە کاک حکمەت قوربانێ بم چاوەکەمی هونەرمەندی گەورە قوربانێ بم تۆ گەورەتری لە من قەزا گرم وەڵای کاک حکمەت خۆی تۆ من ناناسمی تۆ ناناسم بەڵام من ڕێزم هەیە بۆت زۆر 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 ڕێزم هەیە بۆت قوربانێ بم منیش زیاتر ڕێزم هەیە چاو ماچەکەم یاخوا هەر بمێنی بۆمان بۆ خاسی قوربانێ بم من مەڵکی تۆم بەساقە قوربانی تۆ بم هەر بۆ ئەو دەستخۆشیەکە حکمەت دەمکردن لەگەڵ کاک جەزارە کە خۆشەویستی خۆماویست خوا هەردووکتانم لێ نەسێنە یا ڕەبی داهەناقڵەم بەیەکەوا زۆر زۆر دەستخۆشیەکەم یا ڕەبی خوایە بمان نێری تۆ بەساقە بووم کاکە گیان قوربانە بم چاوی منی سپاس بۆ پەیوەندیەکە و هەر لە خۆشییا بێ و ڕێزمانێ بۆ بەڕێزت قوربانە قەزاگرم ڕەبی مامۆستا هیچ مەشهەدێکی پیسکەی تەرپەیرە بیر ماوە ئەی چۆن لەبیرم دەی فەرموو پیسکەر تەرفیستانە چاوەڕێمانم مەشهەدێک فؤادی حەمیناغا هاتە ژوورەوە وتی هەتی وەڵڵاهی تۆ لیرەکەی دزی بوو وتی وەڵڵاهی هەتی تۆ هەرزوو زانیم چڕ و چاو لە دزێکی ئەسیلە چێ وەرە بابوو بپشکنم ئەمەی کردن کرد جیرفانەکانی وتی جیرفان نییە گەڵاوبێ شووتی مۆسڵەگرێ
ئەنجا مەشهدێکی کە هەبوو باشم بە مناڵەکانمان کرد سەدیق البەکر ڕەسوڵاغ کوڕەوەتی سەدیق البەکر ڕەسوڵاغا خوای زانە چەند ناوی تریشی هەیە من جەرگم بڕەوە پارەم دزراوە ئەمە خوڕشی و خاوەرە چیانویتەوە ئەم حەفلەی تەعاروفە کوڕە بدویرم دزراوە پشتم شکاوە قوربانێ بە مامۆساگیان جەنابە لە یا دەوری چی دەبینی مامۆسا؟ دەوری سەدیق البەکر ڕەسوڵاغامە بینی لەو ناوە دوور و درێژە چی؟ صديق البكر رسول الله خوای زانە چەند ناوی تریش ناو لە تەسکەرا جێ بووە؟ نە بە قورئانە باید پەرێکە بە خەرج درێژ بووە یەک پەیوەندیکەمان ئامادەی و دوایی جایینەوە لای وتیوتیەکەی سۆ چای ماچکە ئەم کاتەوە باش ئەم کاتەی ئێوەش باش باوکی مەحەممەد گەورە و کردین و لە خزمەتین خۆشحاڵ بووین بۆ پەیوەندیەکەت کە ئەمڕۆ پەیوەندی پێوە کردین دەستخۆشی بەرنامەکەتان دیەکەم قوربانێ بم کارمەندان بە خێراتنی کاک حکمەتی چەکەین قەزای تۆگرم سڵاومان هەیە بۆ مامە جەزای گوڵ بۆ ئەو برادرە بۆی وەرگرتم دەستخۆشیتان دیەکەم نایی ئەوانی شەوە چاو ماجەکەین ڕێزمانێ بۆت یاخوا بیەوەی وەڵی بەڕاستیە من ئەگەر ڕۆژێک گوێم لەم ڕادیۆ ئێوە نێ بێتاقەتم قوربانە بم ڕێزمانەیە یاخوا بیەوەی بنخوای گەورە سەلامەتتان کە ئەگەر چواری وەک ئێوە ئاوا بەڕاستی لە بەرژەوەندی خەڵکی فەقیرە بووایە دەسڵاتێکتان بەدەست وایە و ئەزان فەقیر لەم ئاسان نەبوو بەخوا بە ساقی ئەو چاوە بم کاشی بەڕێزم ئێمە شوکو تۆ فەقیرن ئەوەی تۆ هەڵێگری ئازارێکە بەڵام ئێمە دوو جار ئازارەکە ئەچێژین بەڵام ئەگەر باسیشی نەکەین وەڵای ئەمرین فعلەن وایە بەزیتت شارمانیە مەعەدە دەڕەڵی خوایە حەقمان بسێنی بەس بە قوربانی خوا بم نایسێنێ کاکە گیان ئەفەرمێ یمهل ولا یهمل یمهل ولا یهمل بڕوان پێ بکە فەوەسڵ ئەمری لەڵڵاه هەرەگات ئینشەڵڵا ئینشەڵڵا قوربانی بم دەستخۆشیتان لێ یەکەم بەڕاستی ڕادیۆیەکی جوانە و معەدەل خەڵک حەزی لە ڕادیۆکەی گوێی لێ بگرێت لەبەر خاتی ئێوەی بەڕێز بەڕاستی دەستخۆشیتان لێ یەکەین و هەرە و ئینەمە بوو حەزم کرد دەستخۆشیتان لێ بکەم لە خۆشییابی و سوپاس بۆ پەیوەندیەکە و چاوە ماجەکەین هیچ شتێکە نەماوە نەوەڵڵا من هەر تەکسیم پێ و حەزەکەم معەدەل گوێم لەو ڕادیۆ جوانەیەوە جێگای ڕێزی یاخوا لەش ساغ بێ خوا بێ بەڵاو کابارێ براژیان ئینشەڵڵا لەگەڵ ئێوە عەزیزەکەم بۆ پەیوەندیەکە زۆر زۆر سوپاس قوربانم مامۆسا کۆمنتێک بۆ بەڕێزت هاتووە لە داوا لە مامۆسا حیکمەت دەکەی نییە گۆرانیەکمان بۆ بڵێ دەتخوا وەرە وەڵڵا ئاخر میلەتدا ئەوەیە هەتی داوا لە گۆرانی بێژەکان ناکەن لە منێ مامۆسا حیکمەتەکەن کوڕە داواکەن بەڕێزان بڵێ مەشهەدێکمان بۆ بکە داوکە ئەخی کاکە مامۆسا حیکمەت لە بواری هونەریایە ئەوە کۆمنتەکە لە داوا لە مامۆسا حیکمەتەکە کاکە گیان کاکە حتا ئەگەر مۆسیقیش نەبێت من عازیب چەقەنم کە بەڵێ عازیب چەقەنە ینی چەقەنە مۆسیقانیە زۆر ڕاست ئێستا تو داوای گۆرانی مەکە کاکە شتێکم پێ بڵێ کە بتوانم دەرەقەتی بێم وانێ چ مەشهەدێکی کۆنەکانی خۆتە بیرماوە خۆ ئەگەیلی بڵێ ناو چییە تۆ کاکە ئەیلەوە ئەرە ناوچی بوو وەڵی نازان باشە کاکە ئەرە تخوای تۆ ناو چییە من وەڵام سامان باش وەڵای منیش نەمەزانی سامان باشە کاکە گیان ئەو خۆشەویستم داوای گۆرانیم لێکا بیکە بە خاتری خۆ کاکە ئەوە گۆرانی بێژەکان داوا ناکەن لەوانەی کە گۆرانی نازانێ ئەنوێ حیامان بڕن بەڵێ پەیوەندیەکی کەشمان ئامادەیە کاک دانەر لە سلێمانیەوە دانا عەفوو کاک دانا گیانم کاتەوە باش ئەم کاتێ باشتر بۆیەوە باشی بەڕێزم باشم شکر قوربانی دڵە بم بە خێراتنی مامۆستا حیکمەتی ژەکەم قوربانێ بم باشی بووم هیوای سەرکەوتنی بۆ خوازم قوربانێ بم بەڕێزیت ڕێزێ کاکە من داوای گۆرانیان لە مامۆسا کرد بەڵام من حەزەکە من لە بریەوە پێشکەشتانکەم ئای بەساقە فەرموو باشە برا لە پشت برابێ مەگەر قەزا لای خوا بێ لە خزمەتتان جاگۆرانێکی مامۆستا حەزم زیرەکیشان پێشکەش ئای قەزاگرمی بینێ سەری دێڵێم ناسکە فەنجاکات ئەی هاوار دەمام باواشێنێ بکە باگری جاگات ئەی هاوار دەمام نەمام زۆر جوانە بەزێنە دڕێک و پێک بەرتەم ڕەیحانە ئەی هاوار دەمام
لدور ديارة فرسامي خاني أي هار دمام ديواني كردو باقو سيساني أي هار دمام نمام زور جوانا بجن دريكو فيك فربتم ريحانا أي هار نمام يوادار ما تلطان بيت قربانی تۆ بم بە ساقە بم یاخوا خوا و دەنگەم لێ نەسێنێ کاکە گیان قوربانە بۆ مامۆستا گیان قوربانی دڵێ بم قوربانم کاتێکی خۆش بۆ ئێوەش زۆر بەڕێزی جێگای ڕێزی وەساقە گەورە و کردین ڕاوەکەمی مامۆستا گیان مامۆستا گیان ئەگە بچینەوە لای مەشهەدێکی کەی بەڕێزت لە کۆنەکان بۆیە ئەو خۆشەویستانەش تۆزێ وەکو بەرنامەکەی وتی ئەلاکولین دووشتی خۆشی کۆمیدیشان بۆ بکەین وەختێک بوو جاران لە جەنابی موفەتیشە پیانوتم تروزی ناوە ترشات کاکە نەمێرە بە کۆڵانەکانە بڕۆم ئەو تروزی ناو ترشات ئەدەم هاوی وەڵای ئێستا بووم بە کاریاری مرەبا کاکە پیر بووم بە کاریاری مرەبا گوێ لێ تی مدیری لە مەدرسەڵی ترۆزی ناو ترشاتە وتم وەڵی 6 مانگەشە بە ترشاتم نەخواردەوە ئەوە تاویز بۆ کاتەوە یەکێ داواکاری لەو هاوڵاتی خۆشەویستانە بکەین ئەو بە ڕێزانەی کە ئەیانەوەیە ڕیکلامەکانیان لە ڕادیۆی میلی گەڕیان یاخۆ سپۆنسەری بەرنامەکان و ڕادیۆکە بکەن بۆ بەشداریکردنیان ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 070 471 52 64 یاخود 070 891 75 ژمارەی کۆڕێکشمانەیە 050 1920 ئێمە لە خزمەتیان هابین هەم لە پەیجی ڕادیۆی میلی گەڕیان هەم لە ڕادیۆکەش ئەو ڕیکلامانەی کە بەڕێزیان داوایکەن بە شێوەیەکی پرۆفیشناڵانە بۆیانەکەین لە ڕۆژێکیشە لەسەر خواستی خۆی ئەگە بڵێم لە بانی تا ئێوارە لانی کەم دە 15 جار ڕیکلامەکانیان دابەزێ هیوادارین حەج ڕیکلامێکتان هەیە بیێنن بۆ ڕادیۆ میلی گەڕیان لە خزمەتان نابین ئێمە مەساجان ژیانی مامۆستا قوربانی دڵێ بم وتی کەو ئەو کۆیە بەرامبەر کەو بقەق نییە دە بقەق نییە مامۆستاجان ژیان با مەشهەدێک لەسەر کۆرۆنا بکەین بەیەکەوە بەسەر چاو کاکە مامۆستاجان جان ئەرێ تۆ من زەحمە نەبێ بە ئەرگ نەبێ کەیتە ماڵەکەم بۆ بەبێ دەمامەگیت من بەڵێ دەمامک چییە؟ دەمامک ئەوەیەکەی پێچی لە دەمێ کاکە دەسی پێوەگرە من بەدەم وەرە بە خاتری خوا بیکە بە خاتری خوا ئەم بەڵانا لەبارە مێنێرە ماڵەکەم کۆرە بەڵای نابەهاری چی و نازانم چی ئەوە نێ دەسم بەدەمەوە کاکە وەڵاهی 100 برام بیت 100 خۆشەویستم بی قەستەم بەخوا وام لێ هاتۆ کامێرە بۆ ماڵەکەم دانێم لە کامێرەکە و سێریکەم هەر کەسێ دەمامک نەکات ڕژای لێکم نێتە ماڵەکەم ئەوە تۆڵێ چی بۆ کامێرا بۆ دز و پیا و خراپدانڕێ بۆ میوان دانانڕێ عیبە بۆ تۆ وەرەکاکەم ڤایرۆسە نەگریسا زانی چی لێ خەڵک کرد ڤایرۆس چییە؟ ڤایرۆس ئەوەیە کە لە ناومانە خۆرە ڤایرۆس یعنی میکرۆب بە هەوا ئەڕوا بەڵام ڤایرۆس یعنی تۆزێ وەزنی زۆرترە و ئەنیشێ ئەمیش نیشتووە ناوێت مامۆساجان و تۆ برای گەورەمیت بە قوربانەی بم تۆ نازانی چەند خەڵک لەم ماوەی ئەم کۆرۆنایە چەند کەس ئەمری خوای کردووە چەند کەس نەخۆش کەوتووە با پێو بڵێم کامێرە دابنەی هەر بە مناڵەکانی خۆ برازای من نین وەڵڵی پێیان ئەڵێم هەمووی بشێنن ئەی تۆ نازانی من ببرم شێ دەبم وەڵڵاهی من ئەمە چێو شێت نابم بەڵام ئەمە چێو ئاخر بە قوربانەی بم ئەمە وەکو پابندبوونێکە بەڕێنمایەکەوە کە بریامیت خۆت خێزانت ماڵ و مناڵت کەیتە ماڵەکەم دەمامک یۆکە خۆ دەمامک چیت هێچێ دەمامک چییە؟ پێم بڵێ دەمامک پێت بوو وابزانم ئەمە ئەوە نییە پێمە ئێ باشە بەڵام ماسکە کاکە ئەو ماسکە ئەمە دەمامک نییە؟ بابا بەس ماسکە ماسک چییە؟ ماسکەوەی کێکە بەدەمتەوە بەڵام بە قوربانەی بم بۆ تۆش و ئەو هەوڵاتی خۆشەویستانە ڕجاءن با براشە بێ با خوشکی بێ با ئامۆزاو بێ با خاڵێ بێ با مامە بێ
بە ئەم بەهارەمە لە کیز نەچێ بە قوربانێ بە مامۆسای گیان کە چوینە حەج ماڵە یا شوێنێکی گشتی یا هەر شوێنێک بە دەمامەکەوت ڕاوەستە حیوارێکی خۆت بەڵێ وەڵاهی بە قسە دەکەم بەڵێ وەڵا خۆ بە قسە دەکەم مامۆسای گیان باش و کاکە من زۆر خۆش وەڵاهی بە قسە دەکەم قوربانی دڵێ بم قوربانە بم ئەو حیواری منە چۆن دزی وەڵاهی تر خۆڵبەتەمە عەجیبم پێی بۆی وتومە ئەزانی هونەرمەند فێر بۆ حیواری یەکتری دزی ئەی کاکە خوجا دزینەکەی ناشین خوا نەگرێ خۆ دزیێر دزی جیرفان نیە دزی جلوبەرگ هەیە دزی وشە هەیە وەرە دزی چاو هەیە چاوی وایە ڵێ لیزەرە لەگەل لێدا هەیە کەی حەزمی دیارە ئەو خۆشەویستانە کۆمنتیان نووسی و داوای مەشهەدی خۆشمان لێکەن هەر مەشهەدی خۆش ئەجا خۆش نێت خوا خۆش بوو ناخۆش بوو ناوەڵا ئەی تەبی ئەی مامۆستا سەبارەت بە مەشهەدی کەشیان بۆ بکەین ئەرێ ئەم شەو من تەلەفۆنم بۆ کردی وتم فریام کەوە ئەو هاتۆتە ماڵەکەم ئەمە نە بە دەرپەیەکی خسەر خەرمانەوە سەرمە لەمە کرد لەو حەوشەیە بۆ کەس نەهاو بەدەنگمەوە سامان بەسەری خۆت بەڵێ و بەسەری خۆت ئەم جارێ بەڵێ نەبەلەم لەبەر ماڵەکەمانە هەبووە نەمایۆم پێ بوو حتاکو بەمە لە بێم ئەی بخەن چێم باشە ئەی تو ئاوا فریای منەکەویت کاکە تەلەفۆنم کرد بۆ دراوسەکانە بۆ ئەم لا بۆ ئەو لە وتی بەسەر چاو ئیتر نازانم هاتوونیان خۆتی بەسەر چاو بەڵام نەهاتن خۆماری جەزانێ ئەم تا بەیانی بەمەسینە ئاوی فراتە دەرەوە جەزای و ئایتەنەکە ئاوم فڕیاوە ئەوتم باڵێ بە قوڕنەگیرێ باسی 4 بەرمیلێدانایە غەزنی کردایە بۆ ساڵێکی کە بە شەرەفم بەزانێکی ئەوایە نەشیشی ئەوە کە چی پێڵەن پاکەرەوەیکیشی دابنایە کورە جەزا زانێکی تەمەڵ بۆ تەمەڵ ناجوورێ ئیم شەو بۆ خۆی جوڵاوە ڕەنگە عەزەڵاتی 2 مەتر زیایی کرد بە عەقڵی خۆ چەند تەنەکە ئاوی دەرابێ ئەزانێکی بەوە نازانم بەڵام ڕاوەستە کاکە ئەوایە پێش ئەوەی کە تەنەکە ئاو فڕێ بە قیاسێکی دەستیمان بکردایە دوایی تەنەکە ئاوەکە قیاسێکی ترمە بدانین چەند سانتیم زیایی کردو درێژ بۆ دەسی کۆرە زەلام شکە بەم کاگورهانی خۆمان کاگورانی مسەوەر هەڵە زەلامم بینیەوە ڕۆسێ تەنکەر ئاوی کردیوە کورێسای زەلامێکم بینی قورئانە تەسەوەرەکەم لەو مەنتیقی ئەوانە وشکە ساڵی بوو بێ زەمانی زەلامێکم بینی پێش تۆزە کە بێم بۆ لای تۆ تێر تێری جنێ پێیا هەروای کە ڕوتی کردەوە چاکەتەکەی برد و ڕۆی باشە تو خۆشتی وابێ وەڵڵاهی بەڕاستیمە بابە بە قەبری عەدەس باوکە بردی ڕوتی قوتی کردەوە ئەمەیش و ئەمەیشی ئارەقی کردبوو ئەمە چییە؟ وەڵڵاه ئەو بورهانە هەڵەبجەی ئەسڵیشە بڕوان پێ بکە یعنی سەر ئەسپەکەش تەواو جان کاک بورهان گوێزە خواڵەن وەکو سمۆرە وایە هەر گوێزەخوا بۆیە سەرمای نابێ ڕێزمێ بۆ ئەڵێن ئەی سمۆرەی دارەوان گوێز زۆر خۆشە بۆ زستان وا بەرەو زستانیش ئەڕۆن لە ئێستەوانێ بۆتە گوێز خۆر ناوێنێن بورهان گوێز خۆر بەتەئکید مامۆستا گیان وەڵڵاهی ئەگەر بڵێم ئەم شەو یاخوا ئەمە نیعمەتی خوایە بۆمان باری بەڵام یەکەم باران بوو زۆر بە بەرەکەت بوو بەڵام ئەوەیە ئەبواەتی مەکانی فریاکەوتن پێشوەخت ئەمە دەباشی ئەم کردای بۆ حاڵەتانە بەخوا تیمی فریاکەوتن ئیم شەو درەنگ بوو خەویان دەکەوت بوو ئینشەڵڵا ئیمڕۆژیان ئەمە بینی بایانی نادوو بایانی کاتاو کەو یەن بەس مامۆستا تۆ بڵێ پەڵە یابێ وەڵڵاهی پەڵە من بەرادەرێکم تەلەفۆنی بۆ کردم لە شار باژێرەوەیە وتی لای ئێمە بەشی ماستاوێ نەباریوە وتم ماڵێ بە قوڕنەگیرە لای ئێمە بە چووپەوە مەلاکەین بەمبەلەم هات من پێمنەوتی کوڕە من وتم چووپم پێنەوە بەلەم هاتم ئیتر وەرزانە مامۆستا ئەم بارانەی ئەم شەو بە هەورە بروسکە بوو وەڵڵاهی مامۆستا لەگەڕ ڕێشێمە یەکەم هەورە بروسکەی لا کارەبای بڕی وەڵڵا لەخوا بەزیابێتە بانی نهاتەوە بەرەکەتی چاکە بۆ ئێوە بەس بۆ ئێوە بەڵام لا ئێمە بەرەکەتەکەی جوان بوو بڕوا بکە یا ڕەبی خوا هەرشی ئاوامان توش بێ ئەو ڕەحمەتە ببارێ ڕەحمەتی خواران ڕەحمەتە گلیمالەوە نییە بەڵام زۆر بیر وشکی کردووە زۆر بەڵام ماشەڵڵا ماشەڵڵا هەورە تریشقەکەی وا دەزانی حربی ئێران عێراق مامۆستا گیان بڕواکە من پێ دەڵێم کارەبای زۆر مەتیقەی بڕی یەکێ لەوانەی ئێمە حتا بانی چاوم دروستقەی بوو بۆ کارەباتون بۆ لەکەم شحنیتیانە بوو کەچی هەر نەهاتەوە وەڵڵاهی خۆم کە عالەمەش نادەکە کاکە یەکشی پێ بڵێم بەڕاستی نیوەی کورد بە پیلیشەکە وا دە کارەبا بێنن بە پیلیشەکە نیوەی کورد با پیل و نەموت هەر بیداعەت پێشەوەی داخلی بەرنامەکە بووتم وتی زۆر پێ وتی منیشڵم وتم وتیان ئەیرێن مامۆستا جانوکتەیەکی ژێڵە پیاوێک بە سەرخۆشی شەو درنگانێکە ڕاتەوە بۆ ماڵەوە تەبعەن ئەمەنەی خواردوێتەوە قاچی ئەرز ناگرێ باوکە باشە
کە کلیلەکەی پێ بیکا بە عیب نەبێ بینەکە بەڵێ چێبوونی دەرگاکەیە بڵێ هەر بۆی نادۆزرێت وەڵا کوڕەکەیە لە سەربانەوە سیرەکە تەرمایەگە بینێت چاوی بەحاڵ ئەم لاولاکە کوڕەکەیت تێڵە باوە ها ئەوە کلیلەکە کوڕاڵێ من کلیلم پێە بەس کوونەکەم پێ نییە ئەی هاوار بە ماڵ کوونەکەی بۆ نادۆزرێتەوە دەی کاکە گیان ئەوژە دۆزینەوە ئەی مامەسا تۆ نوکتەیە شتێکی بەسەراتی خۆش لایە واللهی کاکە گیان بەسەرهات چی بێ هەموو ژیانمان بەسەرهاتە هەموو ژیانمان نوکتەیە هاتنە دەرەوەمان نان خواردنمان گوێ لێ وەل حاصل وەکۆی لێ هاتووە دەجاتی سدارەکە بکاتە سەری قابلمەکە کاتە سەریشتە دەرەوە ئەچێتە ماڵە دەجاتی جلەکانی خۆی لەبەرکە پانتۆڵی مناڵەکەی لەبەرەکە قیاسیان بۆ یەکترێ بێ کاکە مامەساجان وابزانم نزیکیش بووینەتەوە لە کۆتایی بەرنامەکە ئای باوکەجان ئێمە لە سێ داغڵ بووینەوە چوارە چاکاکەەوە 20 دقەیەمی کاتی بانگە هیتر کاتی وەختیتر نزیک لە بانگە هەیە على الصلاة کەواتە کاکەجان کاتی بانگە هەیە على الصلاة وانە مامەساجان یەک ئەشتی کەشمانەیە با لە یادمان نەچێ بیڵێ لێرەوە ڕێز و خۆشەویستیمەیە بۆ مامەسا زایر جەلال هەروەها منیش تەندروستی باشکات بەڕاستی زۆر جێداغ بوو کە ئەو هەواڵم بیست وتیان جەڵدە لێ یاوە بە شکور بۆ خوا بەڵام ئەڵەن وازان بەتەمای دەردەکەی بنێرە بۆ من نەکەی بە خاتری خوا وتی نوکەیەکی بۆ نێرم وتم بە حەقی خوا جواب نایەمەوە کات فاسی خوا بکە هاتی و سامان دەنگ خۆشە بێت تۆبی بە گۆرانی بێش ئەخە بە جەڵدا ئایچی ئەرەوڵا ڕێک نەقڵەبێ بۆ تۆ ئەجا چێ ئەلەنجا دەجاتی لەنن سامان جەلا وەڵا وتی نوکەت بۆ نێرمتم شەرتە بە شەرتی خوا هەڵی ناگرم هەری بگرە بی دەنگ خۆشە بێ یەکەم گۆرانش زانی چێڵێ گۆڵێ ماڵێ مەگۆڵێ سەروەت و ماڵێ مگۆڵێ تۆراوی دەوەرەوەرە پێم بڵێ قوربانی هەردوو چاوە بم مامەسا زایر جەلال ئیشەڵڵا پشت بەخوای گەورە یەیتەوە ناومان یەتەوە ناو هونەری کورمن خەبەری کەشم هەیە ئەڵەن کاکزایی لە جەڵدەکەی یاوە ئەو لەوی یاوە خۆڕێ دنیا بەسەرە وەڵاڵەن لە جەڵدەکەی یاوە تەختی کردووە ئێمە وایە تۆ ناومان ئێستا کۆرۆنا بۆیە ماگەڕێ ئێمە بۆ کۆرۆنا نەگەڕێن بینە بەرشق ئەوەیە ئەخە بۆیە من ئەم دەمامەکە ئیتر فرێن باقی مامەسا هەموو کەسێ پابند بێ بەو دەمامەکە و بەڕێنمەکە باقی قورعان کورۆنای تەقلێ پێ لێدەین پێمان لیاوە وانە ئێمە خۆرەدا پێنجی ناوێت بەڵام کاکە گیان وەڵاهی لەو خەڵکە پاڕێمەوە بەڵێ و دەستیان ماچەکە بەڵێ تو ئەو خۆیە پابند من بەڕێنمایەکانەوە چونکە زۆر عەزیزن کە هیچێکمانە ڕوا پشتمان ئەشکێ چاومان شوێر بێ بۆی لە دوورەوە بۆی ئەگرین ناوێرین بچین وەکو کاکە عەتای ڕەحمەتی وەکو هەزار ئەزانی چی ئێمە کەسانی زۆر خۆشەویستمانە دەزدا زۆر خۆشم تەرخەمی خۆمانە بۆیە داوا کاکە گیان خەڵک بابەت بێ بەڕێنمایەکان ئەچنە هەر دایرەیەک هەر شوێنێکی گشتی تاکە کەسیش خۆپارێزی تاکە کەسی زۆر مهمە بۆ بەرکەوتە و نەبێ لەگەڵ خەڵکی دەرەوە دوای بچیتەوە ناو ماڵ و خێزانت ئەوانەش توشکەی سامان گیان ئێمە ئیماممان بە قەدری خوا هەیە بەتاکید عمریش بەدەست خوایە بەڵام ئەلوقایەت و خەیڕ من العیلاج ئێمە هەموو کەسێ بە ڕۆژێک تەواو ئەبێ ئەڕوا بەڵام توخوا هەیە ئازارە چێشە و چاکە بێتەوە هەیە ئەڕوا ڕۆژی هەموو کەسێ بە ڕۆژی خۆی تەواو ئەبێ بەڵام وقایەکردن شتێکی باشە خۆپاراستن شتێکی باشە باشەوەی چارەسەر بکەیت ئەنجام شتێکی کە بە کاکە سامان بڵێم ئەو کەسە چەتە و دزوو نابەجیانەی کە بڵاو بوونەتەوە لە سەیدەلێکانە نیوەی دەرمان مافیاکانی دەرمان دەرزیەک جاران بە 5,000 بوو بۆ شتی ئەتیادی بە ئەسایا بە 250 بە گۆشتەوەی مامۆستا دەرزیەکەەوە نەزانیوە بە گۆشتەوە چی جاریاتی بۆ مەتعەمەڵی سادێوەڵا بە گۆشتەوە ڕانە سنگە پێستە قۆزیە چێتە 12 قۆزی ژون و هیشام هەیە بریانی هەیە کامیانە قۆزی بە برنجی خڕەوە ئۆزی دەی باشەوە ڕازەکەی ئەوەیە ئەترسم قۆزی بێ زبێ خۆی لە باتی دەرزیەکەمان بۆ بکەن چاکن بە دەرزیەکەمان بۆکەن بەنجمانەکەن بەسەری تۆ دەرزیان بۆکەین ئەگەر سیستەمێک هەبێ مەحاسەبەی من و تۆش بکەن بڵێن ئالە و لەو ڕادۆی گەڕیانە دانیشن قسەی زلەکەن و خۆشتانیشتان پێ ناکرێ
ئێمەش پیانەڵێن ئەگەر ئێوە چەتە و دز و مافیانە بن ئێمە ژۆ قسانە ناکەین وایە ئێوە ئەبینین خەڵکەکە بینین ئایا پارەی پێ نییە ئەچێ بۆ خەستەخان هەموو شتێک ئەمە پێ ئەڵێم نازانم ئەمە ئاخر وتەم بێ برا شتی حکومی دەور نابینێ ئەچیتە مەکتەب بە پارەیە چیتە خەستەخانە بە پارەیە ئەچیتە معارەجە بە پارەیە نانەکردن شوێنە بڵێ سەلام عەلەیکوم بە پارێ حتا وای لێ هاتۆ ئەگەر جوابی تۆ بمۆڵێن 5,000ەکە یەک سەلامیان دووە یەکی بە 5 بەڵام دوان بە 6 بێ ئاوای لێ هاتۆ کاکانە ئێستا هاتم پێشەوە بۆم بێرە کە بە بەلەمەکە دابەزیم چەتر سیانی بە 1000 سیانی بە 1000 چەتر هەرزان بووە ئاگرە کاتەوە بەراوەی ئەو بارانەی ئەم شەو چاو لێ مامەساگیانەگە بڵێم دوا پەیوەندیمان لەگەڵایە ئەویش کاک جەعفەر جەلالی بە قوربانی بەم کاکە جەعفەرجان لێرەوە تا ماڵەوە چاوەکانی ماچەکەم زۆر پێخۆشحاڵم کە چاک بوویتەوە بە ساخەو بم قوربانە بم هەمیش کرۆنای گرتە بشکور بۆ خواتی پەڕان بەس وەڵام من ئەو ڕۆژە لێرە بوو کاک جەعفەر طبعا بيرم نبوك كورونا وبيشترم زاني ليه نسيب وتي والله كورونا ما وتمتي برانوها وتي ارى والله ببلغهم يدور خستو نعم راكبتي قربانه بمكاكا جعفر جان باش شكور بخيراتني ميوانا كذا ما مصاحك ما تنديش وتشاو ما جاكاي شاكي شكور كاكا جعفر جان باش شكور احوالك باش ها توتوري ماما باشي حاجي قربانه بمشاود ما دكم اولا كمان نبسوا من والله بيما لساركه يشكمان بي بو هردوكمان او تامن ما مصاحك ما دي دانيك ما بي بو هردوكمان لو صاوت هاي لكم ضلم بندرين عند ابي تو كمان بسي وشاري بي بحولات يعني تو كمان نبسهم 50,000 غرامه اكري اري كاكا جزاتهم لك كاك جعفر ليرو توشمان نكات 50,000 غرامه كي هاتي تدروا ب 50,000 بيت نازم برنامجك بس شيء جنابي حاجي اري ماما جعفر جان ام 50,000 غرامه ناتواني ببلوتوث بو ام بنيرين لا بقيت اول ليره واحد مال 50 غاني بالي كاكا دقوشي داندير قربان جان قاسم كالندريجي بو دكتور بتابتي ماما صار خوشي قزاقرم يا اخو خوش حالم جعفر جان باشی لاپاتا که بلدیان شوی رابردو لاپاوشی زور لشاری سلیمانی و بداخوا یه شکلوانی که کمپانیا هستا و پاکردنەوەی ئەو منۆڵانە هەرچەندە بە گوێرەی پێویست نییە من لێرەوە ئەڵێم باشە حکومەت چەند ساڵە حکومەتی بڵێن سلێمانیش نەک بڵێن چەند ساڵە بیری لەوە نەکردوێتەوە خۆی مامەستا ماڵیان لە لای حەمامی چوارباخ نزیک جوولەکان بووە حکومەت چەند ساڵە بیری لەوە نەکردوێتەوە کە ئەو سنوورە لافاو ئەیگرێتەوە ئاوەچێتە ماڵەکانەوە مامەستا چاکر ئەزانێت لە من بۆیە باسی ئەو لافاوان کرد بەداخەوە چەندساڵە تووشی زەرەر بووە دەستخۆشتان لێکم کە ئەوانە تاوەلوژان لەبەرەوەی کۆمپانیەکان بێتە هۆشی خۆیان یان خەتێکی لێن من وەکو ڕاگەاندکارە کە ئیشەڵات چاکبوومەوە یەک راپۆرتی چاچی لەسەرەکەم لەبەرەوەی حکومەت ئاگای پێ نییە دەست خۆش بێ تۆ زوو ئەگەڕێیت سەرکە بەکوون و قوش بنا هەر دیاردەیەکی ناشارستانی و بینو یا هەشتێ بوو ئاگادارمان کەرەوە با لێرە بڵاوی بکەینەوە کاکە گەڕێکی ئێمە بوو بە چوایش و قوڕنا دوکان هەیە بلە مەفرۆشێ دوکانیش هەیە مایۆ فرۆشێ چووکیشان هەیە با لە کاتان نەگرم بەڵێ مامە جعفەر گیان دەستخۆشتان لێکم شکر بۆخوا من کۆرۆنام پێپەر کرد شەمەکەی کە لای تۆ بووم بەڵام ئەمڕۆ بەوەی نەختێکە شوهەواوە سەرماوە نەمتوانی بێمە دەرەوە بۆ بەباوەتی یەکا لایەوە کاک جعفەر بەڵێ بەباوەتی یەکا لایەوە نەوەڵا من نابێت سەرما لێم بە سەرسنگم تەواو نییە تا ئێستا ناوسکم ئەنجا شتێکم بیستووە خوای گەورەتان دروست باشت کات و هەر لە مامەسا چی بیستووە ئەڵێم بیستومە لە دوای کڕۆنا ئەڵتیمایە ئەنجا ئەبەلۆنیە ئەنجا مۆرانۆیە ئەمانە هەمووی دەرمانە هەمووی قسوسی مامۆستا بەڵێ ئەوە باورتان بێ من ئەم شتە زۆر بەجددی ئەگرم ئەم قسەی کاشیکەم ئۆپەڕی هاوڵاتیان وشاکێنەوە منیش خۆم پێشەوەی کە کۆرۆنا بگرم خۆم پاراستبوو بە هەموو شوێ لەوا کە مامۆستا لەناو ڕێکوا بوو جعفەرجان قوربانە بم اینجا گرتیشم یا ڕەبی خوایە دوژمنە کاک جعفەر چۆن گرتت
وڵی مامەساگان بەڕاکردن بلاپت وڵی یا بە تۆڕ نا بەدەستگرتی وڵی دەچی لە هەوڵۆ یەکەرە گرتم لوز و ڕایتی بلاری جۆم پێوەیە باڵیە باڵیە جا کە پێوە یای پەتاتەی بخەرە سەر چاکە بێت پەتاتە دوو پشکە خۆی هیوادارم لێرەوە داوا لە هاوڵاتیانەکەم خۆیان پارێزن لەبەرەوەی پەتاژی کە بەڕێوەیە یاڕبی نەموت پەتاتە بەڕێوەیە ئەڵتیما یاڕبی خۆیان کەس نەیگرێ ئامین یا ڕەبی ئامین هەمووی دوور بێنەوە ئێوەش خۆتان پارێزن دەستە خۆشتان لێکم سپاس کاکەجان ئەی باشە قوڕ بە و تەپڵە سەرم بەسی دڵمان خۆشە بێ ئەم هەموو نەهامەتی و ئەم هەموو نەخۆشیە بەڕێوە بێ بۆیە کاکە ئێمە بۆیە دڵی خۆڵک خۆشەکەی مامۆساگیان آخر لەم بەرنامەی وتی بۆ ئێمە دڵی خۆڵک خۆشەکەی خەڵک بە قورعان زۆر لە ناڕەحەتیە و زۆر لە نەهامەتیە و زۆر لە ناخۆشیە وەڵاهی کاکەجیان هەچی بکرێ بۆ میلەتە کەمە ئێمە قەرزاری خۆشەویستی ئەو میلەتەین قەرزاری زەحمەتی و هەوڵدانی ئەو میلەتەی بەڵام ئەگەر ئێمە بێویژدان بووین چی بکەین کاکە وەڵاهی مامۆساگیان بەڕاستی ئێمەش خۆشمان میلەتین کاکە قابلە میلەت لە من و لە تۆ لەوان پێگێ ئازارە نییە من ئازارم نییە ئەگەر خۆشمانە بێ مناڵەکانمان ئازاری نییە ئەتوانین مناڵەکانمان بەدڵێکی شاد و خۆشی و بانیان بڕێکەین بۆ مەکتەبیشنی مەکتەبیش تاوە باشە کاکە سێنەوە سەر مەکتەب وڵای مامۆستا باش بوو ئەمە دوور و ژار ئەم وتیوتیت بۆ هێنام یەک پەیوەندی هەرچەند گوتم ئاخر پەیوەندیمانە بەڵام یەک پەیوەندی تر داوای کردووە کاگرەسۆڵ ئاوارەی خۆشەویستی کاگرەسۆڵ گیانم کاتت باش باشی قوربانجان ئەم کاتە باش کاکە سامانجان ئەحواڵت باشە بە قوربان چاوەکانی دەستت ماش دەکەم باشیش کورد زۆر مەمنون تۆ چۆنی ئەحواڵت چۆنە قوربانت بم زۆر سپاس دەکەم کاکە گیان بە خێراتنی میوانە بەرزەکە دەکەم قەزاگرم عزیزی منی بە قوربانە مامۆستا حکمەتیندی شەوە چاوت ماش دەکەین ڕێزی تایبەتیمانەیە بۆت با قوربانم تەمە درێژ بن ئینشەڵڵا هەردووکتان گوڵن گوڵ چاوتان مازەکەم قوربانە بم کاگرەسۆڵ گیان بە قوربانە بم چی دێ بۆ بەرنامەی وتی دەستخۆشیتان لێکم سەرکەوتوو بن ئینشەڵڵا بەرنامەیەکی سەرکەوتوو ئینشەڵڵا هەر سەرکەوتوو بن قوربانە بم ئەی کاگرەسۆڵ گیان لە کۆڵانی ئێوە شارەوانی و بەلەدیە و ئەم لیژنەکان هاتن بۆ پاکردنەوەی منهۆڵەکان جاخۆ کاک ساماجان تۆ لە ئەسێرێتر ناژی لای ئێمە کە ئێمە شتانەمان هەیە تۆ لای ئێمەی ئەی چۆن ڕاستەکات لەکوێ وەڵا لای لە منتیقی لای ماڵی ئەمە هەلەجی خۆتان ماون دەمەعنای ئەوەیە کاکە منهۆڵەکان چون وەلایەوە ئەڵم هەلەجی خۆتان ماون تۆزە چوومە سەروترەوە کاک سامانجان لەکوێ بۆ لای مزگەوتەکەم ڕاستەکە لەم کا مزگەوتە ئەمزگەوتی دوو دەرگا کاگرەسۆڵ زوو دەبینم خۆت دەکەی بە مزگەوتی دوو دەرگا لەم دیۆڕێ لە دیوە دەیتە دەرێ ئەیجا قوربانجان هەر کە خەڵک کرد بە مزگەوتی دوو دەرگا لە دەرگای وەڵام خۆشە کاگرەسۆڵ گیان جێگارێزی کاکە ڕەسوڵ ئەگالێ بۆ بڕم شەوەرەکە کارەبای بڕدەبانی ناتەوە درێژ بی ئەگال لێ بوو جەفەرەکەی درودێ ئەڵم کارەبا بڕام شەو ئەورە تریشقەکە لەیدا کورە ترسیەوەم بوو بیا لە ماڵی ئێوە ماڵی ئێوە زۆر دوور و درێژە کاک سامان بە نانە خێمە پیاە بوو بە ماڵەکە لی نایە خێمە پیادا بوو باسی خەیمە مەکە باسی ڕەشماڵی عەرەبی بکە ماما ڕەسوڵیان هیچت ماوە بۆ بەرنامەکە و لە خزمە دابین چاوتان مازەکەم کاکە سامانجانەی تۆش مامۆستا حیکمەت جێگارێزی قوربانە بم هەرکە چێژە قەزاگرم بەناوی کاکە ساشوانستافەتوانەوە کاک بورهان و هەموو لایەک چاوە ماجەکە ڕێزی تایبەتیمانەیە بۆت سپاس بۆ پەیوەندیەکە و هەر لە خۆشی دابیت و هەر تەندروست باش بیت قوربانن خەفەتم زۆر هەیە بڵێ بۆچی 1 2 3 4 5 6 لەم ناشێتی دەراوەستە ئەتی وێشێکنی لێی بە کۆرە چۆن تۆ ئاگالێنێ لە دوای پەخش لیدی نۆ یەکێ نەدەستی پیا بگەر خۆی گرم کاتەوە ئەوە دەم بجێکنێ تریش حەوێکی پێ ئەخەمان بەسەم بەرنامەیە تایبەت نییە بەوە ئەمانیان بۆ جوانی هەڵاسی ئەمە شتێکی فۆلکلۆریە بەت بەرنامەمانێت تایبەتی هونەرمەندانی دەی باشە هونەرمەندانی میلی مامۆستا ئەوانی بەرنامی خۆیانێ وەز باجیان لێ نەبێ ئەجینا ئێمەژە بین هونەرمەندی میلی هونەرمەندی میلی بۆچی ناوی هونەرمەندی میلیە لەبەر ئەوەی ئازار زیاتر هەڵەگرێ بەتاکید خۆشەویستی زیاتر بە خەڵک و ئەگەر مۆسیقاش نەبێ ئەو هەوای خۆی هەر پەخشەکە بەتاکید وایە مامۆستا
جا مامۆستا پێش پەیوەندیەکە باسی ئەوەمان کرد بە ڕێنماییەک بین بەلایەنی پەیوەندیدار کە داوایان لێکەین ئەمما ئەم شەو ترسانەیەک بوو بۆ ئەو خەڵکە و بۆ لایەنی پەیوەندیداری کە هاچ لافایە گەستاوە پێم نەوتی سبەی کەوریابن ها سپەی دوو سبەی کاتاوکە ئەو کاتە دەست پێکەن یعنی لە خۆشیە بەڵێ 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 ئەم شەو نەچون بەدەم کەسەوە ئەو ماڵە ئاوی تێچوو بوو وا بوو ماڵی کاک جەزا پەنجاوی یەک تەنەکە ئاویان دەرکرد بوو کەس نەچوو بەدەمیەوە ناقەی ناکە ئەویان پێویست و ماڵی جەزاژیان ئەنجا بۆیە داوا لێرەوە لەلایەنی پەیوەندیدارەکەین بیکەن بە خاتری ئەو خوایە هەتاکو لافاوێکی کە هەڵنەساوە و لێزمێکی کە بە ڕێگاوە نییە و کارەسات نەقەوماوە داوەتان لێکەین منهۆڵەکانی و گەڕەکانە پاکەنەوە چی ڕێگای یاسایەکانە بیگرنە بەر با خەڵک تووشی ئەو ناخۆشی و نەهامەتیە نەبێت ئەم شەو بڕواکەی خەڵک بە سێچارەک و بە شۆرتەوە هاتبوو ئەگەر وامزانی بۆ مەسلحەتێکە تێرێکە ماڵی خۆی دەرەکە سامانجان ئەگەر ئەوەشیان نەتوانی توخوایشی سەر و بەلەم بن بە دوکان و گەرگەڕەکان بۆی هاتوچەی سەر جادەکانی بیکەن بە ڤینیسیە بە تاکید بە دەردی مامەساڵە یا بەلەم مام دەنێ یا چووکمان دەنێ بۆی خۆمان مەلە بکەین لە حەوشەکە و خۆمان ئاوەکەی فرێدەین ئای چۆن قوربانی مامۆساگیان من هیچم نەماوە بۆ بەڕێزت کۆتایی بەرنامەکەشمان تێشپەڕی ئێمەش ئەوەی کە وتمان بەڵام تو ئەو خوای ئەوەی چاکە بیکەن و ئەوشی خراپە تاڵ و کرمێ لەسەر خۆمانە بەتاکید دەستە خۆش بێ مامۆسا گەورە و کردین ڕێزی تایبەتیم بۆت هەیە بە ناوی کاک جەزاش و ئەم ستافە جوانەی ڕادیۆی میلی گەڕیان منیش سوپاس و خۆشەویستی و ڕێزم هەیە بۆ ستافی ڕادیۆی میدیای گەریان ڕادیۆی میلی گەریان لەسەر وەزنی هونەرمەندی میلی ئەرچێکی گەورەیە خۆشەویستێکی گەورەیە خۆزگە ئەوانەی کە ئەم جۆرە حاڵەتانیان خۆشێ و فەن و فەنانینیان خۆشێ و هونەر و هونەرمەندانیان خۆش ئەوێ ڕادیۆیان خۆشەوێ ئەم ڕادیۆ خەنجیلانە چاوی هاوکاریان لێی بێ چونکە کەم کەس ئەتوانێ ئەمە بکارە سەر ئەستۆی خۆی و ئەساسی خۆی دەستی یارمەتیان بۆ درێژکەن بۆی ئێمەش ئەم پەخشە فراوان کەین بچینە ئەو دی و چییە زۆر ڕاستە هیچ کەم بە هاوکاری هەموو لایەگە بێ مامۆستا لێرە شەو منیش داوا لەو بە ڕێزاناکەم لەو هاوڵاتی خۆشەویستیانە لەو کۆمپانیانە لەو شوێنە بازرگانیانە کە دەستی هاوکاری بۆم ڕادیۆ خەنجیلانەی ڕادیۆی میلی گەڕیان درێژکەن با بتوانین چی لە ڕێ ڕیکلامەوە بێچکە بە هاوکاری بێت چ بە سپۆنسەر بێت توانی بەرنامەکان بەرەو پێشەوە بەرین ئێمە لە خزمەتانین تا ئەڵلقەیەکی تری بەرنامەی وتی هەر لە خۆشییا بن و هەر تەندروست باش بن سپاسانەکەی گەر دەتەوێ گوێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری